بەناوی خوای بەرزوبەیاوتە سڵاوتان لەبێت بینەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵین کە لە ڕۆژێکی نوێ و لە پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژهاتینەوە خزمەتان کە ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاوازمان بۆ ئامادە کردوین بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە و بابەتەکانمان جێگای سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز و خۆشەویست بێت. بینەرانی عزیز سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆژمان پێکهاتوون لە سێ بڕگەی سەرەکی لەگەڵ چەند زانیاری و ڕاپۆرتێکی تایبەت. بڕگەی یەکەمان قسەکردنە لەسەر کاردانەوە بەرامبەر بە پێوەرەکانی ئاو لە شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان بەتایبەت لە ماوەی چەند مانگی ڕابردوودا بەشێک لە شوێنە تایبەتەکان بەتایبەت لە ماڵەکاندا پێوەری ئاو دانرا و کاردانەوەی بەدووادا هاتووە بەتایبەتی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی کۆبوونەوەیەکی چڕ و پڕی لەسەر کراوە بۆیە قسە لەسەر تەوەری یەکەمان قسە لەسەر کاردانەوەی دانانی پێوەری ئاو دەکەین. تەوەری دووەمان ئەکادیمیای تایکواندۆی چەمچەماڵ میوانمانن لێرە چەند یاریزانێکیان کە لە مەراسیمێکی شایستەدا لە چەند ڕۆژی ڕابردوو خەڵاتی تایبەتیان کراوە. ئەمڕۆ ئێمەش لەم بڕگەیەدا میوانداریان دەکەین بزانین تایکواندۆ چەمچەماڵ شانازی و سەروەریەکانی چی و چین و ئیمکانات و پێداویستیەکانیان چۆنن تا چەند توانیویانە گەنجانی ناوچەکە گۆش بکەن بە وەرزشی تایکواندۆ. تەوەری سێمیشمان قسەکردنە لەسەر دیداری مامۆستا محەممەدی شارەزووری کە پیاوێکی ناسراوە ئەگەر تا ئێستش نەتان ناسیەوە بینەری بڕگەی سێمی بەرنامەی پەیامی ڕۆژ بن بۆی کە زیاتر شارەزایی ئەو کەسایەتیە تایبەتە یا ئەو زانە تایبەتەی کورد بن لەگەڵ چەند زانیاری و راپۆرتێکی تایبەت وەک هەمیشە بڕگەی یەکەمان قسەکردنە لەسەر یا بڕگەی یەکەمان پێشبینی کەشوهەوای شار و شارۆچەکانی هەرێمی کوردستانە با پێکەوە بینەری بین. نرخی دراوەکان وەک هەمیشە وەکە زیاتر بۆ ئێمە گرنگە نرخی دۆلار تمەن و لیرەی تورکیە. با پێکەوە بینەری بڕگەی نرخی دراوەکان بین بزانین بەرز و نزمی نرخی دراوەکان لە ڕۆژی ڕابردوو یا لە 24 کاتژمێری ڕابردوودا تا چەند گۆڕانکاریان بەسەردا هاتووە. بڕگەی یادەوەریەکان کە تێیدا باز لەو ڕوودا و مێژۆ گرنگانە دەکات کە لەم ڕۆدا ڕوویانداوە فەرمونون با پێکەوە بینەریان بین.
چواری هەشتی ساڵی 1960 کۆچی دوایی شاعیر و ڕووناکبیر و سیاسەتمەداری گەورەی کورد مامۆستا ڕەفیق حیلمی ناوبراویەکێک بوو لە کەسایەتیە نزیکەکانی شێخ مەحموودی حەفید و لە هەردوو حکوومەتەکەی شێخیشدا ڕۆڵی کاریگەری هەبووە و یەکێک بووە لە سەرۆک و دامەزرێنەرانی حیزبی هیواش لە سەرەتای سیەکانی سەدەی ڕابردوودا. ڕەفیق حیلمی ساڵی 1970 لە شاری کەرکووک لەدایک بووە و باوکی ئەفسەری دەوڵەتی عوسمانی بووە. ناوبراو چەندان بەرهەمی سیاسی و مێژووی و ئەدەبی پێشکەشی کتێبخانی کوردی کردووە. چواری هەشتی ساڵی 1597 شەرەفخانی بەتلیسی کۆتایی بەنووسینی کتێبە کاریگەر و بەناوبانگەکەی خۆی هێنا بە ناوی شەرەفنامە کە بریتیە لە مێژوویەکی گرنگ و دەوڵەمەند و ڕازگۆیانی کورد و میر و میرنشین و شۆڕشەکانی کورد و لە ئێستادا بە یەکێک لە ڕاستترین کتێبەکانی بواری مێژووی کووردا دەنرێت و بۆ چەندین زمان وەرگێڕدراوە و لەلایەن مامۆستا هەژاری موکریانیشەوە وەرگێڕدراوەتە سەر زمانی کوردی. چواری هەشتی ساڵی 2013 کۆچی دوایی شاعیری ناوداری کورد شێرکۆبێکەز لە شاری ستۆکهۆڵمی پایتەختی سوید و بەهۆی شێرپەنجەی سیەوە. ناوبرا و کوڕی فایق بێکەسی شاعیرە و ساڵی 1940 لە شاری سلێمانی و لە گەڕەکی حاجیحان لەدایک بووە و لە ماوەی تەمەنیدا چەندان پۆستی حکومی و ڕۆشنبیری وەرگرتووە. چواری هەشتی ساڵی 1986 پەیکەری ئازادی لە نیویۆرکی ئەمریکا دامەزراوە و بووە بە یەکێک لە سیمبۆل و هێماکانی ئەو شار و وڵاتە. چواری هەشتی ساڵی 1990 دوای تەنها 2 ڕۆژ لە داگیرکردنی کوێیت لەلایەن عێراقەوە حکوومەتی عێراق کۆماری نوێی کوێیتی ڕاگەاند لەژێر ڕکێفی دەوڵەتی کاتی کوێیتدا و عەلا حسێنیش بووە سەرۆکی ئەو دەوڵەتە نوێیە، ئەوەش کە لە وێنەکەدا لەگەڵ سەدام حسێنی سەرۆکی عێراقدا دەرکەوتووە خودی عەلا حسێنە کە بووە سەرۆکی ئەو دەوڵەتە کاتی کوێیت. چواری هەشتی ساڵی 1930 لە دایکبوونی گەورە مەرجەعی باڵای شیعەکانی جیهان عەلی سیستانی ناوبراو ئێستا لە شاری نەجەفی عێراقدا دەنیشێ و ئاڕاستەی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری و ئاینی هەموو شیعەکانی جیهان دەکات و لە ئێستادا تەمەنی 89 ساڵە. ناوبراو لە ڕێی ئەندام و پەرلەمان و وەزیرەکانیەوە هەڵوێست و پەیامەکانی خۆی بۆ دەسەڵاتداران و حکوومەتەکانی ناوچەکە دەنێرێت. چواری هەشتی ساڵی 1961 لە دایکبوونی باراک حسێن ئۆبامای یەکەمین سەرۆکی ڕەشپێسی ئەمریکا و 44مین سەرۆکی ئەو وڵاتە. تەنانەت باز لەوەش دەکرێت یەکەم کەسە وەک ڕەشپێسێک بچێتە کۆشکی سپیەوە. بینەرانی عزیز بڕگەی یەکەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر کارزانەوە بەرامبەر بە دانانی پێوەری ئاو بەتایبەتی لە بەشێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان کاتێک کە پێوەری ئاو دادەنرا هاوڵاتیان ناڕازی بوون لەلایەکەوە بۆ هێوەی کە 40,000 دیناریان لێ وەردەگرتن لە بەرامبەر پێدانی پێوەرەکە و دانانەکەی کە ئەمە لەلایەن کۆمپانیایەکی تایبەتەوە جێبەجێ دەکراوە. لەلایەکی دیکەوە کە پێوەری ئاو دادەنرا ئاو نەبوو، لەلایەکی دیکەوە ئاو گران بوو مانگانەکەی کە بۆیان داهاتەوە. خەڵک ناڕازی بوو. دوجار ئەنجومەنی پارێزگای سلێمانی کۆبوونەوەیکی بەرفراوان و چ ڕووپڕی کرد بۆی کە دەرەنجامی کۆبوونەوەکەی ئەنجومەنی پارێزگا و کاردانەوەی هاوڵاتیان بزانین دوجار پێوەری ئاو بەکوێ دەگات. میوانداری زۆر بەڕێز میدیای شێخ ئەحمەد ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی میوان کردووە. میدیا خەم بەخێر بێت. سپاس. ئەگەر لێەوە دەست پێ بکەین دوجار پێوەری ئاو لە هەرێمی کوردستان تا ئەم لەحزەیە لە هەندێک شوێن دەڵێن شکستیانە ئەو سەرکەوتووە یاخود شکست دێنێت. سەرتا بەناوی خوای گەورە دەستخۆشین بۆ ئەم لیقاعەکە لەگەڵ جەنابتانە کردومە. طبعاً پێوەری ئاو لە هەموو دنیا پێکاڵێ پێوەری ئاو کە پێوەردانرێ بۆ 24 ساعتیە و پێوەر شتێکی زەرورە بۆ ژیانی ئینسان و یەکێکە لە باشترین خزمەت گوزاریەکان کە پێشکەشی هاوڵاتی ئەکرێ چونکە بۆ لەبەرەوەی کە تۆ ئەگەر پێوەرت نەبێ سیستەمێکت نەبێ ئەم خزمەت گوزاریە و بۆ ڕێکخە
هەڵبەت شکستێکی تێکەوێ هەڵبەت گرفتی تێکەوێ هەڵبەت پشێوێکی تێکەوێ من پێوەری ئاو بە باشە زانم بۆ کوردستان چکە پێوەری ئاو دیاری ئەکا کە تۆ چەند پێویستی ژیانت هەیە لە ئاوە و چەند ضرورەتت هەیە کە ئەم پێوەرە بەکاربێنی پێوەرە کە تۆ بە باشیدا ئەنی چ سوودێکی بۆ هاوڵاتیان بەڵێ ئەم پێوەرە سوودەکەی ئەوەیە کە ئەبێت ئێمە خۆمە ئێسلحان ئێستا خەڵک کە بەدەستیەوە هینە خۆی بە 24 ساعت هەبێ من لەو کاتە بە باشی ئەزانم کە هاوڵاتی 24 ساعت ئاوی هەبێ تەنکی سەربان بەکار نەهێنێ چکەوە یەکێکیشە لە گرفتە تەندروستەکان کە ئێمە تەنکی سەربان بەکارێنی چکە جاری وە هەبووە ئاو هەفتەی جارێ هاتوێتەوە ئەم گەرمایاوێتی لەو تەنکیە و تەنکی شیە تریا فافۆنە یا ئاسنە یا هەر مادەیەکی کە بێ تەسیرە کاتە سەر ئاوەکە و کارلێکی کیمیاوی دروست دەبێتەوە بێتە هۆی ئەوەی کە باری تەندروستی و تێکچە بەڵامە بێوێ خۆت بزانی من ئەمەوێ ئەوە لە کاتێکا بەوە باشی زانم کە 24 کاتژمێر کار ئاو هەبێ بە بەردەوامی بۆی تەنکی سەربان نەمێنێ ئەمە یەکێک دووش لەوەی کە خەڵک کەمتر پارە سەرفەکات چکە بۆ ئەمە پێوەرێکە و دانراوە بە پێی پێویستی خۆت و ئاوەکە بەرەیتەوە نەک ئەوەی کە ئەو ساکە پێوەەر نەبوو بە ئارەزوو خۆت ئاویش بەرەیە و زۆریش بۆ هاتەوە بەبێ ئەوەی کە بەڵێ و هەروەها سێهەم شدەوەیە کە بەڕاستی ئەبینە دۆستی ژینگە چونکە ئاو یەکێکە لەو سەرمایە گەورانە کە لە نەوت بە قیمەتترە ئاو بەڕاستی ئاو بە فیڕۆدانێکێکە لە سەرمایەکانی ژیان و دنیاکە بە فیڕۆ بچێت ئەمە کەمە بێتەوە هەروەها وەکوتم بۆ گیرفانی هاوڵاتیش باشترە و هەروەها خەڵکیش هۆشیارترە بێتەوە لە ئەوەی کە دڵسۆزی بۆ نیشتیمانەکەی زیاتر زۆر باش ئێستانا ئاوەکە بە 24 ساعتی هەیە نە بۆ خەڵک باشە و پێوەری ئاوەکە بۆ نرخەکەی و کاتە هەرزانترە نە ئاویش هەیە زۆرجار تا و کاتێک کە بڵێن سەرفەجووی لە یا کە شێوازی بەکارهێنانی ئاو خەڵک کەمتر بەکاری بێنێت ڕاستە تەبان ئێمە کە لە 22 حوتا کۆبوونەوەمان کرد لەگەڵ بەڕێوەبەری ئاوەکانی قەزا و ناحیەکان و شاری سلێمانی و بەڕێوەبەری گشتی ئاو ئاوەڕووی هەرێم کاک مەسعود ڕوونکردنەوەی خۆیاندا تەبان ئێمە لەگەڵ هیچیان نەبووین ئەوانەی کە هینیان کرد بەڵام دوایی کە ڕوونکردنەوەکەیان ناو زانیمان لە مەسلحەتی هاوڵاتیە ئێمە لە زۆربەی نقطەکانی هاوبەش بووین ئێمە یەکێک لەو نقطانەی کە داکۆچیمان لێکرد هەر وەکوتم 24 ساعت کاتژمێر ئاو ئەگەر ئەوەش نەبێ ڕۆژناڕۆژێک کە ئاوە بێ زۆربەی قەزا و ناحیەکان زۆر ڕازی بوون لەم وەزعە لەم پێوەرە وتی ئێمە ئەوەتەی بە تایبەتی شارە زوور بە تایبەتی سەی سادق ئەو منتیقانی دەور و پشتی گەرمیان کەلار ئەمانە هەمووی ڕازی بوون لێ حتا ئیتفاقیان وا کردبوو ئەگەر ئێمە ناڕازی بن لەم پێوەرە ئەوان وەکو شتێ بڵێ چۆنەڵی ئیزراب بکەن لە بەڕێوەبەرایەتی و دەست لە کار بکێشنەوە لەسەر قسەکەی ئێمە وتمان بۆ چی لەبەرەوەی ئێمە وتێ ئەم پێوەرە دانراوە ڕۆژناڕۆژی ئاومان هەیە و مەزبوط خەڵک هەمووی لێی ڕازیە و کێشەمان نەماوە بەڵام تاکە کێشەکە هەبوو لە چەمچەماڵە هەبوو چەمچەماڵ هەر خۆی تۆزێ وشکە و هین ئاوی کەمە تەنها ئەوان کێشیان هەبوو ئەوش لە چەند قەزا و ناحەیەکە هینی هەبوو کێشەی هەبوو بەڵام ئێمە وعدمان واب لەوانێت تا یەکی نۆ یعنی ئێستا بۆیە وانە تا یەکی نۆ ئەبی هەموو هاوڵاتیەک پێوە بەستێ هەتا پێوەەر نەبەستێ عەفو شادی خەلا هەتا پێوەەر نەبەستێ تۆ شتەکە مەزبوط ناکرێ ینی پێوەرەکان مەزبوط ناکرێ ئەوسا بە تایمێکیکەوە بە تاهینێکیکەوە یەتەوە خزمەت هاوڵات زۆربەی خەڵکی کێشەی ئەویان هەیە کە ئەم پێوەرە زۆر بە هەڵا ئەخوێنێتەوە کە ژمارەیەکی زۆر ئەخوێنێت ئایا ئەو کێشەیە چارەسەرە بێت دەستی خۆش بێ هەر خۆم ویستم ئەوەش بڵێم بەڵێ ئێمە لەسەر ئەوەش قسەمان کرد لەسەر ئەوە چکە هاوڵاتی وا هەبوو ئیشتیکای ناوە بۆ ئەنجومەن کە هیوایە ملیێنی بۆ هاتوێتەوە هیوای 300,000 بۆ هاتوێتەوە من دراوسەکەم لە خارجە یعنی کە وەرەقەکەی هێناوە سەیری کردووە لە حەوشەکە و هەناوەتی 180,000 بۆ هاتوێتەوە 3 ساڵە لە خارجە و نهاتوێتەوە کە ئاو خەسەرف بکە بەڕاستی ئەمە کێشەیە بوو هەموو هاوڵاتیانی گرتبووە من ئەڵێم لێرەوە ئەڵێم هەچ کەسی ئەم کێشەی هەیە بچێتە دایرەی ئاو لە پێوەرەکەی یان ئەوەیە کە ئەو کۆمپانیا ئەو وەستایانە ئەنێرێ کە ئەم پێوەری ئاوە ئەبەستن بە هەڵە ئەیبەستن یان کێشە هەر لە ئامێرەکە خۆیەتی خۆی کێشە لە ئامێرەکانیە ناڵێم ئامێرەکە لە ساسە مەزبوطە هەموو شتێک قابلێتی هەڵی هەیە
ئەم ئامێرە کە کاتی ئەو کەسانی ئێمە داوای ئەومان یەکێ لە نقطە ئەساسیەکانمان 6 نقطەکەی دامەناوە ئەوەیە کە ئەبێ ئەو کەسەی کە ئەنیرێ بۆ ئەم هینە بخوێنێتەوە ئەم سعاتەوە ئەم پێوەرە بخوێنێتەوە کەسێ بێ شارەزا بێ کەسێ بێ خوێنەوار بێ کەسێ بێ ژماری ئینگلیزی بزانێت چکەوە بە ژماری ئینگلیزی نووسراوە نەک کوردی چکە بۆ من خۆم ڕۆژێکیان لە ماڵەوە بووم خەریب و دەرەچوون بۆ دەوام کوڕێگە گەڕاوتی وەڵا با سەیری سعاتەکە تام کەم ئەنجاوڕێتم باشە سەیری کرد تەماشام کرد ژمارەکانی ینی زۆربەی بە هەڵە نووسیوە زۆربەی بە هەڵن کاکە ئەو ئەوانەی وانە تو خوێنەواری تەیە وتی ئەی چۆن وتم چەند تی 6 ابتیدایی خۆی ئەمە یەکێکە لە کێشەکان ئەم هەڵە بە خوێندنەوەی کێکێکە لە کێشەکان ئێمە ئەومان قڕاح کردووە لە 6 نقطەکە کە ئەبێ ئەو کەسانەی کە ئەنێریە بۆ ئەم خوێندنەوەی پێوەرە ئەبێ کەسانی شارەزا و پسپۆرتە زۆربەی کێشەکان لەو حاڵەتە شایەکە نووسینەکە ئەنووسێتەوە ژمارەکان لەوانەیە زۆر جار لە ژمارەکەش ئەو کەسەی کە ئەڕوا سێری پێوەرەکە ئەکا ژمارەکە ئەنووسێت کە چەنێ بۆ هاتوۆتەوە لەوانەیە هەڵەکەش لەوەیە بێت لە پێوەرەکەیان نەبێت بالفعل ناڵێم ئەڵێم بەغەڵەت خوێنەوە منوت هەتا بۆم چاکردەوە وتم کاکە ئەوە چوارە ئەوە سێ ئەوە دووە تێگەی حتا نۆ بەغەڵەت یعنی نۆکەی بەغەڵەت مانی یعنی ئەمانە هەڵەیەکە ئێمە داوای ئەومان کردووە کە ئەم هەڵانە نەمێنێ و هەروەها ئەو پێوەرانی کە لە کارێکە یەکێکە لە نقطەکان ئەو پێوەرانی کە لە کارێکەوە لە کاتێکە کە لەسەر زیممەی کۆمپانیەکە ماوە پێویستە هاوڵاتی بچێ دایرەی ئاو ئاگادار کاتەوە و کەسانی پسپۆری بۆ بنێرن و بۆی چاکەنەوە سەر حسابی کۆمپانیا زۆر جار هەیە دەتوانێت فرت و فێڵ بکەواتە پێوەری ئاوەکە بە پێچەوانەوە دەیبەستێت کە ئاو دێتەوە ژمارەکان بەراکس دەبنەوە ئەمە قسەی لەسەر کراوە خۆی بەڵێ ئەوە قسەمان لەسەر کرد ئەوە خۆی یەکێکە لە هەڵەکان کە خەڵک پاری زۆر بۆیێتەوە خەڵک خۆشی بەدەستی خۆی ئەمە ئەکات یەکێکە لەوانە کە پاری یعنی ژمارەکان بەراکس نابنەوە بەڵکو زۆرتر دەبن بەڵێ بە زۆرتر دەرەچێت چکە بۆ کە عکسێک هاتەوە دوو دایمەن ئەمەی ئەم سەر ئەمەی کە لەم سەرە کوئینەکە ژمارە گەورەکانە وایە ئەمیدیاخان ژمارە گەورەکانە لەبەرەوە زۆرترە خوێنە حتا من کەسێک هاتە لامان بۆ ئەنجومە هاتە لای من تیمیت یاخانەوە تا ئەو نەمبوات وتم بەستخوا بابینی خۆمەوە تۆ بێ بزان تمەمە چۆن بەسووتی وڵای کە هێنان بە عکسەوە بەستوێن ینی ئیتر من خۆم تێگەیشتم لە قسەکەی ئەو کە بە عکسەوە بەسوێتی ئەمە هەڵەکەیە تێگەشت یانی وایە ئەچێت ئەوە شتە خاتە ژێری بۆی گەرم بێ ئیناکە ئەوەی کەی سوڕێتەوە بەهێواشی سوڕێتەوە نە ئەتوێتەوە خۆی ئەمە شاڵەیەکە لەوانە ئەوانی کە سیستەمەکەی ناویشی تێگەچێ ئەو سا لە چیا گیری خوارد بێ لە ملیێنە دینارە گیری خوارد هەر ملیێنەکەی بێت زۆر باشە لە حاڵەتێکی ترا هەیە کە دەوترێ ئێستا خەڵک 40,000 زۆرە بۆ پێوەریا دەبێ بیدات ئەمەتان چی لێ کردووە ئەوە شەریەکێکە لە نقطەکان طبعا ئێمە بیرمانەوە کردەوە باڵێ 40,000 ماڵی من خۆم شخصی خۆم 42,000 ماوە ئەوان ئەبێ حکومت وعدی ئەوەی یاوە بە هاوبەشەکانی کە ئەمە بگێڕێتەوە بۆ هاوڵاتی بەڵام بە شێوەیەکی تەدریجی لە پڕنا مەسەر بۆ نمونە ئەم مانگە پارەی ئاوێتەوە مەسە بۆ نمونە من 22,000 سەرف کردووە 20 لێ سەنێ 22کەم لێ ناسەنێ دووەکە ئەخاتە بری ئەو پێوەرەی کە من و تۆ دامان ناوە ناچێتە چوارچەوەی ئەوە کە لەو لاوە من پارێکی زۆرم بۆ هاتوێتەوە بەڵام لەو لاوە لێ داشکانێکم لێکە هەر لەسەر پارەکەی پارەی زۆری بۆ هاتوێتەوە ئێستا بۆ من لە سەتا ڕێژەی لە سەتا چەند خەڵک پارەی زۆری بۆ هاتوێتەوە ڕێژێکی زۆر کەمە کەم ئەوەی کە پارەی زۆری بۆ هاتوێتەوە 5 تۆ لە 165 پارەی خۆی بۆ هاتوێتەوە اینجا دوایە ئەمە جارێت وەکو شتێڵی هەتاکو و یەکینۆیە تا یەکینۆ حسابێکی ترەکرێت لە دوای یەکینەوە ئەوسا سیستەمێکی تر و کوالیتێکی تر بەکارێن ئێوە وەکو ئەندامی ئەنجومەن توانیتانە وا لە بڕیارەکە بکەن کە ئەم پێوەری ئاوە زیاتر سوود بە هاوڵاتیان بگەنێت وەک لەوەی بە حکوومەت ئێمە طبعا ئێمە کە لە ئەنجومەنین هەموو غەممان بەڕاستی مەسلحەت و هێنەکە گرفتەکانی هاوڵاتیەکە ئێمە بەڕاستی حەلیکەین طبعا ئێمەش هەر هاوڵاتێکین وەکو ئەو خەڵکە بەڵێ ئێمە لەو 6 نقطەیە یعنی ئەگە زۆر وردبیتەوە لێ بەڕاستی ئێمە هەموو کێشەکانی هاوڵاتی و هەموو گازندەکانی هاوڵاتیمان گەیانوە چونکە تۆ بۆ خەڵک سڵی لەوە کردەوەم 40,000 بڕۆ ئەوەمان گێڕایەوە خەڵک سڵ لەوە کاتەوە کە ئاوی نەبێ بەڵێ ئێستا ڕۆژناڕۆژێ من خۆم هەفتەی 2 ڕۆژ ئاوم هەبووە لە ڕێعایە کە مەمتیقەیەکی ڕاقیشتە بەڵام ئێستا ڕۆژناڕۆژی ئاوێتەوە ینی ئەمە شتی تۆ پێ دوای ئەمە بەردەوام بێت بەڵێ بەردەوامی بێ و زیاتر زمانەتی ئەماکە کە
ئەم ئاوە بکرێتە 24 بەڵێ ساعات من ئەڵێم لێرەوە ئێمە وعدی ئەوەمان لێسەنون هەچ کاتێ ئەمە وای لێ ئەمە خراپ بوو حکوومەت بەڵێنی زۆری ئێوە گەشتبێنن بۆ بەڵێنان ئێمە من پێم وتم ئێمە بەرامبەر بە هاوڵاتی یەکین ئێمە هاوڵاتی چیمان پێ بڵێ چ گێشەیەکێ بێ بۆیان حلەکەین ئەتوانێ و کاتە کەوانە بوو هاوڵاتی ئێمە دەنگەکەیان کە ئێمە لەوێ زۆر باشە میدیاخان باس لەوە کرد ئەو هاوڵاتی کە سعاتی پێوەری ئاوەکەی تێگەچێ تاو کاتی کە لە زەمی کۆمپانیایە با بڕوا بۆی بگۆڕێ یعنی چی تاو کاتی لە زەمی کۆمپانیایە بۆ کۆمپانیا زەمانەتی چەند ساڵ وەرەگرێ بۆچی دەبینین کاتێک کە پرۆژەیەکی وا دێتە ئاراوە زۆر جار باز دەکرێت یەکسەر فلان بەرپرس فلان لایەن کۆمپانیایەکی بۆ دروستەکە مۆڵەتی بۆ وەردەگرێت پرۆژەکە دەدەنە فلان کۆمپانیا بۆی کە پێوەری ئاوەکە دابنێن بۆ لایەنی پەیوەندیدار بەڕێوەبەرایەتی ئاو حکوومەت خۆی وەزارەتی ئاودانکردنەوەی یاسەر بە کوشتتوکاڵ هەرکەم بۆ خۆی هەڵناسێ بە جێبەجێکردنیان پرۆژانە خۆی لە کاتێکە ئەم پرۆژەیە هاتەوەی کە جێبەجێ بکرێت 2016 بوو قیمە شکستی ئیداری بوو لەناو هەرێمی کوردستان ڕاستی نازانم شکستی ئیداری هەبوو مالی هەبوو یان نەبوو نازانم بەڕاستی هەرڵێن نەبوو بەڵام لەوە شەچێ هەر هەبوو بێ بەڵام ئێستاوا دەرەکەوێت کە هەبووە لە 2016 ئەم شتە ئەم پرۆژەیە دەرچووە 2016 ئەو بوو هەریان و نییە بودجەنێ لە هەرێمی کوردستانی فلاسی کردووە لەو کاتا بوو حکوومەت خۆی دەستی نەبوو ئەمە بکات خۆی ئەم تێچوەی بۆ نەبوو بیکات ئەوە بوو یای بە دوو کۆمپانیاکە لە هەموو کوردستان ئەی بەپڕ زۆر باشە میدیاخان کێشەیەکی کە هەبوو کە ئەو کەسانی کە ئەو ماڵانەی پێوەری ئاویان نەبوو لەسەر ڕوبەری خانوەکەیان حساباتیانەکە بۆ نمونە لەوانەیە خانوویە کە بوو بێ 100 متر بوو بێ لەو خانووی کە 200 متراوی زیاتری سەرف کرد بێت ئایا ئەمەش کێشەیەک نەبوو کە هاوڵاتی ماڵی وا هەبوو بە پێ ڕوبەری خانوەکەی بەبێ ئەوەی ئەوەندە ئاو سەرفکە بەڵام پارێکی خەیاڵی بۆ ئاهاتەوە چی بوو ئەمە لەسەر ڕوبەری خانوەکە ئایا ئەم کێشەیەشتان حەل نەکردو چونکە بەڕاستیەوە نابێتە پێوەەر بۆ بەڵێ پێوەرەکەت دانە کە ئەم پێوەرە بۆ ئەو دانرا بەڵام زۆربەی کەس بە ئێستا شەوەداینە 50 متریش بێ ماڵەکەم 100 متریش بێ من ئەو پێوەرە خوێنێتەوە خەڵتان ملزەم کردووە لەوەی پێوەردا بنێن بەڵێ ئەبێ تایەکی نوۆیە لە هەموو ڕاگەیان غەرامەکری ئەوەیە گەرداینە بەڵێ ڕوبەڕووی یاسا بێتەوە لەوانەیە هەر ئاوەکەی لە بۆری سەرەکیەوە ببڕت درێ چونکە تۆ معقول نییە تۆ ماڵەتە بێ شوێنەتە بێ سوکناتە بێ لە وڵاتیەکە و لە شارێکە بەڵام تۆ ئاو سەرفکەیت و بەڵام پارێژ نەدەی ئەمە شتێکە وازام کەسمان نەبە پێی شەرع نەبە بێ قانون لەگەڵ یانی بەس لەوە کرد ببوورەکە ئەو 40,000 لە هاوڵاتیان وەرەگرێت کە جەلالیش پێشترەوە پرسیاری ئاڕاستە کردی باس لەوە کردکە ئەو پارەی ئەگەڕێتەوە ئەو پارەیە چۆن ئەگەڕێنرێتەوە بۆ هاوڵاتی ناڵێم بەپێی ئەو پارەی کە مەسەرەن بۆ نمونە من ئەم مانگی دوای یەکینەوە کە بۆ مێتەوە 22,000 واتۆ 32,000 واتۆ 28,000 ئەم 2,000 2000 لەسەر و پارێ لا ئەبرێ لە بریەوە حتاوەکو 40,000ەکەی تر چەند مانگە بۆ بێت و تا 40,000ەکە قەپاتە بەڵام ئەم ڕێژەکەمەیە تۆ پێ دوایە کە بە وەرگرتنی ئەم ڕێژەکەمە لە هاوڵاتی سوود باوڵاتی ئێمە لە پێشا داوای 10,000 بان وتمانەگەر بێت و 10,000 بێڕێتەوە بەڵام لەویا گوتیان کۆمپانیاکە ڕازی نابێت چونکە ئەو مدەکەی تەواوە بێ مدەکەی چەنە کۆمپانیا مدەکەی بۆ ماوەی 2 ساڵ ئێکەواتە ئێستا تەواو بووە بەڵێ بە حساب تەواو بوو بەڵام لە یەکینەوە حسابێکی ترەکرێتەوە چونکە هەتر هەمووی مەزبوطە وەکو تێستێ وایە ئێستا هەمووی مەزبوط هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەی بێبی بەستێ کە بەستی ئەوسا تۆ ئەکەویتە ئەوەی کە مەسە بۆ نمونە تۆ خانوویەکە تێمو کامل مؤسەس و هەموو شتێکە ئەوسا تۆ چیتە ناوی بەڵام کە گەر بێت توشتی هیچیتیانە بێ هەرڵێ قانون کردووە بەڵام کە کامل ئەساسە تێکرد ئەوە ئەمیشە نەفسیشتە یەکینۆ هەموو هاوڵاتیە بێبی بەستێ چکە 150,000 بەشدار بووی هەرێمی کوردستان هەتا ئێستا نەیبەستووە زۆر 150,000 نەیبەستووە ئەو کەسی ئەگەر نەیبەستی ڕێژەی غەرامەکەی چەنە وڵی ئەوە دیاری نەکراوە بەس دیاری ئەکەوازم غەرامەکەی زۆرە ڕاستی زۆر باشە ئەوەی کە زیاتر گرنگە قسەی لەسەر بکەی لەسەر زەمانەتی دوای یەکینۆ لەسەرەوەی کە بە بەردەوامی ئاو هەبێت تاوان ئەگەر بە بەردەوامیش ئاو نەبێت 2000 هەر کێشەیە ئەگەر هەموو ڕۆژێکیش تۆ کاتژمێرە دوو کاتژمێر ئاوت هەبێ پێوەری ئاو مانایەکی نابێت کە تۆ لە دوو کاتژمێرەیە تەنها ئاوت هەبێت چونکە ئەگەر سیر بکەین ئەمڕۆکە بە کاتژمێرێک ئاو زۆر جار تەنکی ماڵەکە دەمجا پڕە بێت کەواتە شتێکی ئەو تۆ نییە زیادە مەسروف بکەیت لە ئاوە قسە هەیە لەسەرەوەی کە زەمانەتی ئاو هەبێ لە دوای یەکینۆ لە ساڵێکی ترایە لەوەی کە هەموو شوێنەکان بەبێ جیاوازی ئاویانە بێ بە تایبەتی وە خۆت ئاماژت پێکرد چەمچەماڵ بەڵێ طبعاً شادیخانش هەر هەمان پرسیاری کرد بەس بە شێوەیەکی کە ئەم زەمانەتە لە یەکینۆ ئیتر دەست پێ ئەکە کە دەستی پێکردتر هەمووی وەکو یەک ئاگە من یعنی ئێمە وعدیەوەمە ئەبێ ڕێژەی ئاو بۆ هاوڵاتی ئاودانی ئاوڵاتی زیاد بکرێت چونکە لە ئێستادا ئێستا ڕۆژناڕۆژێکە بەڵام ئەبێ زیاد بکرێت
من خۆمۆک و خۆمی اقتراحی وتم هەموو ڕۆژێ 2 سعات کارە ئاو بن بە هاوڵاتی هەموو ڕۆژە 2 سعات کیفایەتێتی ئاوێکی پاکەخوا سەحەتێکی باشترێ بێ و کەمتریش سەرفەکە بە حەقیقەت یعنی ئەمە ئێمە هەمان ژمان ئەمە بە گرتووە یەکێکە لە خاڵەکان کە ئەبێ ئاوی بەردەوام هەبێ ئەگەر بەردەوام نەبێ یعنی چۆن ئەڵێ 24 کات ژمێریش نەبێ لە سات و کاتێکا بێ کە هاوڵاتی ئیسفادەی لێ بکە و بەڕاستی من هەموو غەمم ئەو تەنکیانەی سەربانە زۆرم ڕقلەتی بەشمی شەڵال بنەبڕ زۆر باشە میدیاخانەی بۆ ئەو گەڕەکانی کە تا ئێستاش لولەکەشی ئاویان بۆ نەچوە هەر بە تەنکەر ئاویان بۆ ئەڕوات بەڵێ ئەوە من تەعاان دووسێ گەڕک لە تانجەرۆ بوو تە ساڵیان پێوەکردن وتیان ئێمە ئاواین ئەبێ حکوومەت ئێمە ئیلزاممان کردوون بەڕێبەری گشتی ئاو ئاوەڕۆمان پێمان و تون و تومان ئەو گەڕەکانە چەند گەڕێکێکمانێ ناوەکان ماقسۆدە بەردەسی ئەبێ شەبەکەی ئاویان بۆ بچێت کێشەکە لەوە زۆربەی ئەو گەڕەکانی کە ئاوان زیادە ڕەون یعنی زیادە ڕەون خۆشتانە زانن شتێکە زیادە ڕەو بوو لە قانون یاسا چوو بۆ دەرەوە هیچ شتێکی بۆ ناکرێت بەڵام ئێمە هەر وتمان ئەبێ هەر بیرێکیان لێ بکەنەوە بە هەر شێوەیەک بێت چکە ئەوێ کی تیاژی هەر ئینسانی تیاژی ئینسانیش پێویستی بە خزمەت گوزاری سەرەتاییە لەبەرەوەی هەر بیرێکی لێ بکرێتەوە زۆر باشە 2000 ئەم پرسیارش دووبارەیە هیواتان هەیە لەوەی کە شەش خاڵەکەتان وەکو خۆی جێبەجێ بکرێ یا ڕەنگە جێبەجێکردنەکەشی لە دوای یەکینەوە مەودایەکی تری پێویست بێ ئێمە هیوادارین شەش خاڵەکە جێبەجێ بکرێ و لەبەر خاتری هاوڵاتیان ئێمە هەوڵمان دووبوونی خۆمانەقین کار و شەش خاڵەکەش زۆر گران نییە حکومەت نەتوانێت جێبەجێکە چکە ئەو کە پێوەری داناوە بۆ خزمەتی هاوڵاتیە شەش خاڵەکە ئێمە شەر بۆ خزمەتی هاوڵاتیە لەبەرەوەی هەردووکی یەک بگرێتەوە سەرکەوتنی ئەو پرۆژەیەتیا بەدی بێنێت زۆر سپاس بۆ میدیاشە ئەحمەد ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی سپاس بۆ زانیاریەکەت بینەرانی عزیز ناوبڕێکی کورد وەردەگرین و لە تەوەری دووەمی بەرنامەکەمان پێتان دەگەینەوە لەگەڵمان بمێننەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. کارگەی ئاسمان کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان. سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە. سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوادێکی زیانبەخش وەک ڕیسایکلین. بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە. سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا، خاوێنی لە پێکهاتەدا. سفرەی ئاسمان. بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن 1970 840 2000. چاڤیلان ئەگەر کەسێکیت لە ژیاندا حەزت لە مجازەفە و بینینی دیمەنی سەرنجڕاکێشە و هەروەها حەز بە بینینی کەسایەتیەکانەکەیت وا باشترە سەردانی ماڵی ترسناک و مۆزەخانەی مۆم بکەیت لە چاڤیلاند. چاڤیلاند گەورەترین پرۆژەی گەشتیاری لە هەموو عێراق. سەنایز هەمیشە بە تامێکی تازەی میوەکان لە هەناوی سروشتەوە پێشکەش بە ئازیزانتی بکە. شەربەتی سەنایز تامێک لە سروشتەوە. شەربەتی سەنایز تامێک لە سروشتەوە. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت؟ بێگومان نەخێر، فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێ دوودڵی بژاردەی من و کابانی ماڵە.
تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە تامێکی ترە ئێوە دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. ئەکادیمیای تایکواندۆی چەمچەماڵ مەڕاسیمێکی ڕێزلێنانی بۆ یاریزانانی ئەساس کردووە کە لەم بارەوە پەیامنێرمان جەلال جەباری راپۆرتێکی بۆ ئامادەکردوین فەرموون باپێکەوە بینەریبی. ئەکادیمیای تایکۆندۆی چەمچەماڵ مەراسیمێکی ڕێزلێنانی بۆ ژمارێک لە پاڵەوانی نێودەوڵەتی ئەکادیمیاکە و خانەوادەکانیان ساز کرد. مەراسیمەکە بە ئامادەبوونی ژمارێک بەرپرسی حیزبی و حکومی و خانەوادەی یاریزانەکان لە هۆڵی ڕۆشنبیری قەزای چەمچەماڵ بەڕێوە چوو. لا مەراسیمەکەدا چەندین چالاکی یاریزانانی ئەکادیمیای ناوبرا و خرانە ڕوو. هاوکات ژمارێک نمایشی جۆرا و جۆر لەلایەن یاریزانەکانەوە پێشکەش بە ئامادەبووان کرا. لای خۆیشیانەوە یاریزانەکان سازدانی ئەم جۆرە مەراسیمانە بە گرنگ دەزانن. وەکو خۆم لە چەند پاڵاوانتێکی نێودەوڵەتی بەشداریم کرۆ بەس وەکو نەتیجە 2 بۆ 3 پاڵاوانتی پێویستە ڕێ بەخێبەوەی ئێمە دەنگی خۆمان بگەین بە بەرپرسەکە لە کۆمەڵێک پاڵاوانتی نێودەوڵەتی بەشداریم کردووە وەکو تورکۆژۆپیان فەستیان لە ڕێخستنی مەراسیمەکە ڕێزلێنانە لە یاریزانەکان و خانەوادەکانیان ئاماژە بەوەش دەکات لا ئێستادا تاکە گرفتیان نەبوونی سپۆنسەرە و لە ڕووی داراییەوە ئەکادیمیەکەیان لە دۆخێکی خراپدایە. ئەکادیمیای تایکۆندۆی چەمچەماڵ لە ساڵی 1996ەوە دامەزراوە و لا ئێستاشدا خاوەنی زیاتر لە 150 یاریزانی بەتوانایە بە هەردوو ڕەگەز و بە جیاوازی تەمەنەوە و خاوەنی 25 مەدالیای نێودەوڵەتیشە. تا ئێستەش ئەکادیمیاکە بەشداری زیاتر لە 25 پاڵەوانێتیدا کردووە کەدا لەو پاڵەوانێتیانە نێودەوڵەتی و 15یان نێوخۆیی بوون. پێشتریش لەلایەن کۆمپانیای داناغازەوە سپۆنسەری کارەکانی ئەکادیمیاکە کراوە، بەڵام ماوەی زیاتر لە ساڵێکە بەهۆی ئەوەی لەلایەن وەزارەتی سامانە سروشتیەکانەوە کێشا بۆ کۆمپانیای ناوبرا و دروستکراوە، لا ئێستادا ئەکادیمیاکە بەبێ سپۆنسەر ماوەتەوە و هەر ئەمەش کێشەی زۆری بۆ کارەکانی ئەکادیمیای ناوبرا و دروست کردووە. بینەرانی عزیز تەوەری دووەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر ئەکادیمیای تایکواندۆی چەمچەماڵ. ئایا ئەم ئەکادیمیایە لە چەمچەماڵدا کە وەک بینیمان مەراسیمێکی ڕێزلێنانیان بۆ ئەستێرەکانیان ساز کردبوو بەرهەمێکیان هەبووە و چۆن توانیویانە گەنجانی چەمچەماڵ گۆش بکەن بە یاری وەرزشی تایکواندۆ وەروها ئەو پاڵەوانەتیانەی کە بەشداریان تێدا کردووە چەند خەڵاتیان بەدەستێناوە چەند مەدالیان تێدا بەدەستێناوە. قسەی زیاترەکەین لەگەڵ سەرۆکی ئەکادیمیاکە وەروها لەگەڵ چەند یاریزانێکی ئەکادیمیای تایکواندۆی چەمچەماڵ. بەخێر بێن کوڕینە، بەخێر بێن. ئەگەر لێەوە دەست پێ بکەین ئەکادیمیای تایکواندۆی چەمچەماڵ لەکەیەوە هەیە واتە مێژوەکەتان بۆ کەیە گەڕێتەوە چەند یاریزانتان هەیە؟ بەڵێ بە ناوی خوا سپاس بۆ جەنابان، سپاس بۆ بینەران. ئەمە تایکواندۆ لە شاری چەمچەماڵ مێژۆکەی بۆ 23 ساڵ پێش ئێستا ئەگەڕێتەوە و دامەزراوە. لەو کاتی دامەزراوە هەتاوەکو ئێستا چەند مەدرسەیەک و ئەکادیمیایەک لەو کاتەوە دروست بوون و ئێستا بەردەوامیان هەیە. بە شێوەیەک تایکواندۆ لە چەمچەماڵ ئەتوانین باسی کەین و بڵێن خەڵکی زۆریان خۆش دەوێت، هەوادار و فێرخوازێکی زۆر باشی هەیە و لەگەڵ ئەوەشدا ئەنجام و دەستکەوتێکی ئێجگار گەورەی هەیە لە ناوخۆی عێراق و کوردستان و لە دەرەوەی عێراقیشدا. ئەکادیمیاکەمان 2 ساڵ پێش ئێستا دامەزراوە، ئەویش پاش ئەو تەجروبە زۆرە هەبوو لە تایکواندۆ وەرمان گرت. پێویستمان بەوە بجگە لە تیمی یانە و لە مەدرسە پێویستمان بە ئەکادیمیایەک هەیە کە بتوانین لەسەر ئاستی نێودەوڵەتی و جیهانی وەکو تایکواندۆی چەمچەماڵ و ئەکادیمیایەک کێبڕکێ و منافەسە بکەین و چالەکیەکانمان بەردەوامی پێ بدەین. لەماوەی ئەم 2 ساڵەیە کە دامەزراوە بەشداری هیچ پاڵەوانی تێکتان کردووە کە لە دەرەوەی کوردستان بێت؟
ئێمە تیمەکەمان زیاتر چالاکیە نێودەوڵەتیەکان بەشداریەکە چونکە بە شێوەیەکی زۆر ئەکادیمی و دروست تایکۆندۆ ئەنجامەدەین هاوشانی وڵاتی ئێران کە زۆر لەیانەوە نزیکین ئەوان ڕیزبەندی یەکەمی جیهانیان هەیەوە ئاستێکی زۆر باش و گەورەیان هەیە لە یاری تایکۆندۆ ئێمە بەردەوام لە کەمپی مەشقوڕاهێنان بە چاودێری پسپۆڕ و کەسایەتی و گراند ماستەرەکان یاریزانەکانمان ئامادە ئەکەین لە مودەی ئەم ساڵەدا ئەم 2 ساڵە یەکجار توانیمانە بەشداری بکەین بەهۆی ئەوەی هەندێک کێشەی داراییمان بۆ دروست بوو وەکو ساڵانی پێشووتر نەبوو ئێمە سپۆنسەرمان هەبوو کەسایەتیەکان هاوکاریانەکەن بەڵام لە ئێسادا بەهۆی ئەو کێشە داراییانەوە نەمانتوانێت بەشداری بکەین هیچ لایەنێک هاوکاریتان ناکات پاڵپشتیتان ناکات لە ڕووی مادیەوە هاوکاریەکان هەیە وەکو کەسایەتی وەکو تاک وەکو حزبەکانیان هەر لایەنێکی تر هەبێ ئەمە نابێ بەوەی کە تۆ بتانی بەردەوامی بە پیشەکەی خۆت بکەیت چونکە پێویست بە بودجەیەکی تایبەت هەیە بە جۆرەی ئەو بودجێت تۆ ساڵانە پلانەکانی خۆت دابڕێژی وەکو ڕاهێنەر وەکو تیم و بەرنامجێکی درێژخایەنت هەبێ چونکە قۆناغ بە قۆناغ یاریزان لە قۆناغی مبتدە ئەو دەست پێکات تاکو قۆناغی پێشکەوتن و پیشەگەری و هەتاوەکو بتوانێت ببێ بە یاریزانێ لەسەر ئاستی جیهان ناوی هەبێ و کۆمەڵێک خاڵی تۆمار کردبێ بەڵام ئێمە نەمانتوانیوە ئەو هاوکاریانە بمانگەێنێتە ڕێگاکە بەڵکو لە زۆرێک لە ڕێگاکە پاکمان کەوتەوە و نەماتوانێت درێژەی باشە لە هەرێمی کوردستاندا تا چەند حکوومەت گرنگی بەم یاریە ئەیە تا چەند هاوکاری ئەم تیمانە ئەکات بودجەیەکیان بۆ تەرخام بکە بۆی بتوان بە ئاسانی کارەکانیان بەڕێ بکەن و گۆڕانکاری ئەنجام زۆر بەداخەوە ئەمە لە وڵاتی عێراق و کوردستان بە تایبەتی سەرباری ئەو هەموو کێشە دارایی و قوڵانەی کە هەیە لە وڵاتەکەیە و وەرزشیش بەشێک بووە ئەو کێشانە تی کەوتووە بەڵام لە کوردستانە هیچ مافێک بە وەرزشکار نەدراوە و تایبەت تایکۆندۆکار من حەو بودجەیەکی پێویست لە بەردەستان نییە و چالەکیەکان زۆر بە درەنگ ئەنجامەدەن تەنانەت لە ناو یانەکانیش حەق و ماف بەم یاری قیتالیانە نادرێت زۆر جار بەشمان ئەخورێ و نەیانتوانیوە هاوکاری یاریزانان بکەن چونکە یاریزان بەڕاستی پێویستی بەوەیە هاوکارێکی باش بکرێت پێویستی بەوەی حکوومەت لایەنەکان ڕێکخراوەکان و کۆمەڵێک ماف و یاسا هەبێ بۆەوەی بتوانێت لە بوارەکەی خۆیدا سەرکەوتوو بێ بەڵام نە لیژنەی ئۆلۆمپی نەوەزارەت نە بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری وەرزش و نادیەکان بە هەمویانەوە هاوکاری ئەم وەرزشە نەبوون و زۆر کاتیش بەداخەوە دژایەتی تایبەتی تایکۆندۆیان کردووە لە زۆر لە چالەکیەکان دووریان خستۆتەوە پەراوێزیان خستو زۆر باش ئەگەر بکرێم سێ گوڵاستێرەیەمان بۆ بناسیێنی و لەکوێ چۆن بەشداریان کردووە ئەمانە بەشێک بوون لەوانی کە خەڵاتی ڕێزلێنانیان پێبەخشراوە ئەمان هیچ بەشداری خوڵ و دەوراتی کتێبەتیان کردووە بەڵێ ئەتوانم لە ڕاڤیار محەممەدەوە دەست پێ بکەم یاریزانی تایکۆندۆی چەمچەماڵە یەکێک بوو لەو یاریزانانی بەشداری پاڵەوانتی تورکش ئۆپنی کردووە لە ساڵی 2017 ئەو کات باڵێ لە تورکیا لە ئەنتالیا تیمی عێراق بە کۆی گشتی یاریزانەکان بە کورد و عەرەبەوە 48 یاریزان یاریان کرد تەنها کەس لە بەشی قیتال گەیشت بە ئاستێکی زۆر باش ڕابیار محەممەد بوو پاش بردنەوەی 2 یاری و یاری سێیەم شکستی خوارد یاریزانێکی زۆر ئاست بەرزە چەند کەمپێکی مەشقوڕ ڕاهێنانی لە وڵاتی ئێران ئەنجام داوە لەگەڵ هەڵبژاردەی تەهران بەشداری مەشقوڕ ڕاهێنانی کردووە و لەگەڵ چەند شارێکی تر وەکو ئیلام و کرماشان یاری کردووە و یاریزانێکی بەتوانایەوە لە ئێستا لە مەشقوڕاهێنانەکانی بەردەوامە بە ئومێدی سەرکەوتن یاریزانی دووەمان هیوا عەبدوڵایە پاڵەوانی نێودەوڵەتیە خاوەن 2 مەدالیای نێودەوڵەتیە و چەند جارێک پاڵەوانی عێراق بووە و لە ئێستا لە ئامادەسازیدایە بۆ بەشداریکردن لە تەسفیاتی منتەخەبی عێراق کە بڕیارە 16 بۆ 18 مانگ بەڕێوە بچێ و تیمی ملی عێراق دروست بکرێ ئەم یاریە لەکوێوە بەڕێوەچێت ببوورە ئەم بەشدارە بێتیدات ئەمەی عێراق باڵێ ئێستا باسیەکەی بەشدار بێت بڕیارە بەشدار بێت لە 18 مانگوت باڵێ ئەمە لە ئێستاە بڵێن لیژنەی ئۆلۆمپی عێراقی لەگەڵ اتحادی کاتی عێراق لە یاری تایکۆندۆ تیمێک دروستەکەن بۆ ئەوەی بەشداری بەیروت ئۆپن بکەن یەکێکە لەو پاڵەوانێتیانەی کە ئۆپن ئینتەرناشنال لەسەر ئاستی جیهانی هەموو وڵاتی و هەموو یاریزانێکی ئاسبەرز بۆی هەیە بەشداریکە دەخاڵی لەسرە هەر کەسێک بتوانێت پلەی یەکەم بەدەست بێنێ دەخاڵی بۆ تۆمارەکرێت لەلایەن تایکۆندۆی جیهانەوە بۆی بتوانێت بەشداری پاڵەوانێتی گەورەتر و ئاسبەرزتر بکە
پاڵەوانتێکە مصەنەفەیە بۆیە ڕوا عێراق ئەم دوو یاریزانەمان لە ئێسادا ئامادە سازیەکەین بۆ ئەوەی بتوانن لەو تەسبیاتە سەرکەوتوو بن و پلەی یەکەم بەدەست بێنن و دواتر ئینشاءالله پاش بەرنامەیەکی ورد بە تەواوەتی بتوانن لە بەیروت ئۆپن بەشدار بن. هەروەها یوسف عەباس یەکێکە لە یاریزانە زۆر ئاسپەرزەکانی تایکواندۆی عێراق و شانازیە بۆ هەمومان و یەکێکە لەو یاریزانانەی کە یانەی وەرزشی شورتە و چەند نادیەکی تر گرێبەستیان لەگەڵ یا کردووە و لە ئێساشە دووبارە داوای گرێبەستەکە کە نوێ بکرێتەوە و چەند مەدالیەکی نێودەوڵەتی هەیە بە هەمان شێوە لە وڵاتی ئێران و تورکیا چەند وڵاتێکی تریش بەشداری چالەکیەکانی تایکواندۆی کردووە و شانازین بە کۆی گشتی بۆ کورد. زۆر باش ئەگەر گوێمان لە خۆشیان هەبێت یوسف لە جەنابتەوە ئەو خولاو دۆراتانی وەک مامۆستا ئاماژەی پێکرد بەشداری تێدا کردووە. ئێستا تۆ لەوێ بوویت تا چەندە هەستەکەی یاریزانانی تایکواندۆی کورد لەو خول و دەوراتانی لە سەراستی عێراق لە دەروی هەرێمی کوردستان و لەسەر دەروی عێراق لە سەراستی ناوچەکە بە گشتی ئەگەر هەبێ یاریزانەکانمان بێنازن پێویستیان بەچی هەیە؟ بەڕاستی ئەم پاڵەوانیانە زۆر گرنگە بۆ یاریزانی ناوخۆ و دەروی وڵاتیش کە تایبەت ئەکادیمیا و تایکواندۆکانی کوردستان پێویستە بەشدار بن لە پاڵەوانتەکانی دەرەوە هەم وەکو تەجروبەیەک هەم وەکو نەتیجە بۆ گەلی کوردستان و بەڕاستی مامۆستا ئاراز یارمەتێکی زۆرمانی داوە چەند ساڵێکە خەریکە لەگەڵمانە هەم لە ڕووی سپۆنسەرەوە و زۆرمان دۆ لەگەڵمانە ئیتر ئەم پاڵەوانتانە گرنگە بۆ یاریزانی کورد. ئەو ئێستا دیارە لە خوا ئامادەکردنیت بەتەمای چیت خوا ئامادەکردنەکانت ڕۆژانە تەمرینەکانت چەند کاتژمێرە هەموو ڕۆژێکە هەتە یا پلان و بەرنامەکەت چۆنە لە ئێستایا بۆی کە خۆت ئامادەکەی لەم تەسفیاتەیە وانە خوا ئامادەک سازیەکەیە سەرکەوتوی بێت بتوانین ئەو دەخاڵە بەدەست بێنیت. لە ئێستا خۆمان ئامادەکەین بۆ پاڵەوانتێکە لە بەغدا ئەگرێت 16 مانگەیە ڕۆژانەی تر هەفتەی تقریبان 6 ڕۆژ 5 بۆ 6 ڕۆژ بە بەردەوامی تەدریبەکەین 4 بۆ 6 ساعت لە ڕۆژێکە ئیتر هەمووی بە بەرنامە پرۆگرامی مامۆستا خۆی ئینشاءالله شانزی ماکە ڕۆژنەیە تەسفیادەکرا نەتیجە هێنن و هەڵبژێردرین بۆ پاڵانتی بەیروت ئۆپن. سەردانی چەند وڵاتێک کردووە بە بەشداریکردنی ئەم پاڵەوانێتی؟ وەکو سەردان چوومەتە تورکیا لە ئێران و ئیتر ئەم وڵاتانی دەوروبەر زۆری چوینەوە و بەنەتیجێکی زۆر باشە بەڕێنێتەوە. گرێبەستت لەگەڵ ئاواژۆ کە لەم گرێبەستانە چییە کە لەگەڵ جەناب تاواژۆی دەکەن تۆش بەتوانیت لەوەی کە لە چەمچەماڵ بەفڕیدیا لە هەرێمی کوردستان بچیتە نادیەکانی دەرەوەی کوردستان و دوجار دەرەوەی عێراقیش؟ بەڵێ وەکۆی کە یاریزانانی کورد زۆر ئەو قەدران نیە لە ناوخۆی کوردستانە زۆر یارمەتی نادرن مەجبوری بچیتە نادیە گەورەکان کە عەقد لەگەڵا بکەن و بەرەو دەرەوە بچیت. منێکێکم لەوانەی کە یانی شەڵتەی بەغدا عەقدی لەگەڵمان کرد زۆر ئیسفادەم لێیان کرد و زۆر باش بوو. چەندێک بوو گرێبەستەکەت لەگەڵیانە؟ گرێبەستەکەم ساڵێک بوو بەڵام بۆی کێشەی دارایی خۆم و ئەوە واسمێنە و ئەم کێشە دارایی بەڵام ئێستاوا داوای عەقدەکە نوویست. ئەم کێشە داراییانە چین کە ڕوبڕی ئێوەمانان دەبن و ناتوانن توانەکانتان بخەنە گەڕوە لە هەمان کاتا هەر شانازیەک کە ئێوە بەدەستی بێنن هەر مەداڵێک لە دەرەوەی هەرێم و لە عێراقا لە دەرەوەی عێراقا بەدەستی بێنە شانازیەکەی بۆ کورد دەگەڕێتەوە هەروەکەوەی کە بۆ زانێرتان دوێنەیەکە لە یاریزانانی کاراتی خوورماڵ لە سوودانە پێم وایە پلەی سێمی بەدەستێناوە لە وڵاتە عەرەبیەکانە هەموو یعنی ئەمە ئێستا شانازیەکەی تەنها بۆ کاراتی خوورماڵ نییە بۆ هەموو هەرێمی کوردستانە بەتایبەتی. بەڵێ وەکو مامۆستا باسی کرد یعنی بودجەیەکی تایبەت تەرخان نەکراوە بۆ ئەم یاریەکە بتوانین بەردەوامی پێ بدەین. من ڕۆژانە پێویستم بە پارەیە هاتوچۆ ئەەکەم بۆ من لە خواردنم لە یعنی پرۆگرامەکان بەتایبەت پارەی پێویستە تۆ ناکرێت بۆ منە هەموو کاتێک لە حسابی خۆت و ئەو پەری بەرگەی پاڵەوانی تێک دوانەگریت لەم ڕۆژە گەورەترین ئەوەیە مادیە. زۆر باشە کاک هیوا کاک هیوا جەنابەت پلان و بەرنامەت چۆنە چکە تۆش لە ئامادەسازیایی ئێستاەوە بەتەمای بوات لێ بێت تۆ شتبینێ گرێبەستت بۆ بێت لە دەرەوەی هەرێمیان لە دەرەوەی عێراق توانەکانی خۆتان چۆن دەبینن؟ باڵە سەرەتا بەنای خوا سوپاس کەناڵەکەتانەکەم زۆر سوپاس مامۆستا ئاراز لەگەڵمانە بەڕاستی ماندوو بووە ئێمە خۆمان ماندووەکەین و هەوڵ دەدەین ئینشاءڵڵا ئاسی بەرز پێشکەشکەین خۆمان ماندووەکەین بەڕاستی بەڵام سپۆنسەر بە تەواوەتی کاریگەری هەیە لەسەرمان
ئەمە چۆنە سپۆنسەرە نەبوونی ڤیزە و نەبوونی سپۆنسەرسە بۆ نمونە ئێمە ئەگەر پارەشمان هەبووە نەمانتوای بەشداری کۆمەڵی پاڵەوانیتی نێودەوڵەتی بکەین تەنها وڵاتانی دەوروبەری خۆمان و سپۆنسەریش بەڕاستی کاریگەری هەیە گە سپۆنسەر نەبێ ناتوانانی بەشداری کۆمەڵی پاڵەوانیتی بکەین. ئەم سپۆنسەرە ڕەنگە هاوڵاتیەک تێنەکەم مەبەستیەوەی بابەتە داراییەکە یاخود ئەوەی کە دەبێت کەسێکیشە بە ڤیزاکانتان بۆ دابین بکات. کێشەی ڤیزە تقریبان جیا لە کێشەی سپۆنسەر بەڵام سپۆنسەرەکە مەسەلەکە پارەیە گەرنا کێشەی ڤیزا و پەیوەندی بە حکوومەتەوە هەیە. تۆیەک کە دەتەوێت بە تەنها جاری وایە بۆن من ڕەنگە تەنها بیت بەشداری پاڵەوانتیەک بکەی لە تورکیا یاخود لە بۆن لە وڵاتی ترکێسا ماژت پێکردمەوە ساوتر لەکوێ لە بەیروت پێویستان بە چەند دارایی هەیە ئەوەندەی کە تەخمیناتت کرد بێ یعنی لەوەی کە تۆش وەکو یاریزانێکی تر بیرت لە لای پارەکەەوە نەبێ پارەکەم کەمە چۆن خزمەتی خۆم بکەم بیرت تەنها لە لای برنەوەکە بێت. بەڵە ڕاستەکەی ئەگەر سپۆنسەر هەبێت تۆ ئەو شانی کە پێویستە مەشق بێڕاهێنان بێ هەم لە ڕووی چۆن بڵێن بێ لە بتوڵەکەیانی پێویست بە کۆمەڵێکم پێی مەشق و ڕاهێنان هەیە گەر ئەوانت بۆ دامینکرێەوە تۆ پێویست ناکە داڵغت لای ئەوە بێکەوە پارە سەرفەکریان سەرف ناکرێت. زۆر باش ئێستا بەتەمای چیت پلانە چۆن هەیە؟ وەکوتم خۆمان ئامادەکەین ئینشاڵڵا ئاسی بەش پێشکەش بکەین. بەشداری پاڵەوانتێکی دەرەوەی عێراقت کردووە؟ بەڵێ بەشداریم کردو بەڕژاری کۆمەڵی پاڵەوانتی نێودەوڵەتیم کردن وڵات تورکیا و ئێران و بەعام و وڵاتانی دەوروپشت چونکە ڤیزەمان وەرنەگرتو. ڤیزەتان بۆ وەرنانێکە ڤیزەتان هەبووە دەتانتوانی بەشداری وڵاتی دوو سپۆنسەر هەبێ بەڵێ ینی توانای خۆتان هەبووە داوەتنامەتان هەبووە داوەتنامە هەبووە بەڵام ڤیزە نەبووە بۆ نمونە ئەڵمانیا وڵاتانی دەرەوە بەعام هەیە بەڵام علاقات هەیە بەڵام ناتوانین بەشداریکەین بەوەی نەبوونی زۆربەی جار دارایی بۆتە کێشە بۆتان کە نەتوانین بەشداری لە پاڵەوانێتیە بکەن. لەگەڵ مۆزوع زیاتر لەگەڵ مامۆستاکان قسەکەین بەس بابچینە لای کاگڕاڤیار پێم وایە ئێستا لەمانتر مناڵترەوانە تەمەنە چەندە کاگڕاڤیار؟ تەمەنم 14 ساڵ تەمەن درێژ بێ ئینشاڵڵا. پلان و بەرنامەی تۆ چی هەیە بە تەمای چۆنی دیارەوە کاماژەی بکرد بەشداری چەند پاڵەوانێتێکی تورکیا و ئێرانی شت کردووەتان ئالات توانای خۆتان چۆن دەبینن لەوەی کە بتوانن ئاستێکی باشتر و بەرزتر پێشکەش بکەن؟ بەلای خۆی گەورە و میهرەبان سوپاسی کەناڵەکەتانەکەم و بۆنی ماندووبوونی مامۆساکەمانەوە هەوڵ ماندووبوونێکی زۆرمانداوە بەس بە بۆنی نەبوونی سپۆنسەر و ئەم شتانە تۆزە کاریگەری هەبووە لەسەرمە. ئێوە خۆشتان ئەوەندە توانای داراییتان ڕەنگە نەبێت دایک و باوکتان بتوانێت ئەم هاوکاریەتان بکە. لیژنەی ئۆلۆمپی کوردستان ئەوەی کە پەیوەندە بۆ وەرزارەتی ڕۆشنبیری و وەرس و لاوانەوە ئەمانە چۆن هاوکاریتانەکەن لێتانە پرسنەوە؟ نەخێر هەر ئاوڕشمان لێ نادەن لە پاڵەوانیتەکەیانە کە گەڕاویتەوە کەس هەبووە بڵێ بەخێر بیتەوە لەلایەنە پەیوەندی دارەکان پێشوازی وەکو تەشجیعکردنێک نەخێ هیچ سپاسنامەیەکیش تا ڕاستە نەکراوە تا ئێستا؟ زۆر باشە من دێمە لای کاگاراز ئەگەر زیاتر لەسەرەوە قسە بکەن باسی لەوە کەگەر ڤیزا هەبووە لە وڵاتی ئەڵمانیا من بەشداری پاڵەوانتێکیم دەکرد بۆچی دەبێت وەرزشی تایکواندۆ لێرە بەم شێوازە فەرامۆژ بکرێ ئەمە تەنهایەوەش نی وەرزشەکانی تریش گلەیی دەکەن بەڵام بایەسە زیاتر لەسەر تایکواندۆ بێت. بەڵێ من وەکو تیمی تایکواندۆی چەمچەماڵ بە تایبەت و دیاریکراویت چەمچەماڵ دووجار لەلایەن ئەمریکاوە داوەتنامەی بۆ هاتووە بانگێش کرا بۆ بەشداریکردن لە پاڵەوانتی جیتوی ئەمریکا ینی 20 خاڵ تۆمارەکە یاریزانەگە پلە وەرگێت نەتیجە بێنێ لە ئەڵمانیا داوەتکراوین لە فەڕەنسا لە وڵاتانی عەربی. سیستەمی تایکواندۆ ئەوەیە ڕۆژانە لەسەر ئاستی جیهان پاڵەوانێتیەکان بەڕێواجێ یەکێتی تایکواندۆی جیهان سەرپەرشتیەکە پاڵەوانتی وە هەبووە 3000 بۆ 4000 تا 14000 یاریزان بەشدار بووە. ئێمە ئەبێت وجودمان هەبێت لە پاڵەوانەتی منافەسە بکەین لەمایان سەرکەوتوبووی بۆ دانەیەکی تر دەخاڵ کۆی کەیتەوە هەتاوەکو ئاستی پاڵەوانتیەکان زیادەکە ئەگاتە پاڵەوانەتی جیهان. نزیکەی 2 مانگ پێش ئێستا لە وڵاتی بریتانیا لەوێ پاڵەوانتی جیهان بەڕێوە چوو تەنها عێراق نوێنەری نەبوو. داوت نەکرابوو یان مەسەلە داوات نییە تۆ بێ بۆی بڕۆی خۆت خاوەنی مۆزوعەکەی. مامۆستا رازەوە کە بەشداریان پاڵەوانێتی ئەکەن وەکو عێراق بەشدارە بنیان وەکو کوردستان وەکو دەوڵەتی من پاسپۆرتمان عێراقیە ناوی عێراق تۆمارەکرێ وەکو تیم خۆشحاڵ ئەبووین بەوەی بە ناو هەڵبژاردەی کوردستانە و بڕۆشتینایە بەڵام ئەمە هەموو کار لە بەرامبەر هەر چوونە دەرەوەیەکمان سزادراین ئەوە شتێکە یەکێتی تایکواندۆی کوردستان لە تەرەفی کوردستان خۆیەوە سزادراون. تەرەفی کوردستان ئەوەیە من بەداخەوە ینی کۆمەڵێک هاوڕێ هەن لەو فیدراسیۆنە ماوەیەکی زۆرە سەرپەرشتی فیدراسیۆنەکەن خەڵکانێکی زۆر گلەیان لێ هەیە بە منیشەوە ینی خۆشحاڵ نین بەوەی یاریزان بچێتە دەرەوە.
لە هەرێمی کوردستان وەرزش شتێک کەڵاوی سیاست بووە هی ئەوەیە کە خۆتان یەکلایی ناکەنەوە بۆ لایەنێکی حزبی دەسەڵاتدار لەوەی کە پشتیوانتان بێ و ویزاتان بۆ دابین کە و پارەتان بۆ دابین کە یعنی بۆچی یەک خۆتان یەکلایی ناکەنەوە گەرەمە گرفتەکەیە یاخود نا مادام خۆتان یەکلایی ناکەنەوە و کەس هاوکاریتان ناکە من جگە لە کوردستان و عێراق لەکوێی دنیا هەیە وەرزشکار احتیاج بێ وەرزشکار لە تەواوی دنیا ڕێکخراوی خێرخوازی هەیە دامی وڵاتانی ترەکە بەڵام لە ناوخۆی عێراقا هەمومان گیرۆدە کراوین بە شتێکەوە کە پێی وترێ حزب بە هەموو حزبەکان بەشی وەرزشیان هەیە و هیچیشیان خزمەتی وەرزش ناکەن هیچیان بودجەیەکی تایبەتیان نییە بۆ وەرزشکاران لایەنی حزبێکەوە بۆ حزبێکی تر بڕێک هاوکاری وەکو خێر و سەدەقا ئەدرێ بە وەرزشکار ئەوش بەردەوام نییە هەتا وەکو $100 وەرەگرێ بێ زۆر کاری تر بکەیت و ناویان بێنی و دەست دیار هەستەکەم سواڵی زۆرت کردووە بۆ ئەکادیمیاکەت وەڵا بە تاکید ئەمەندەخواانە خاست بە سوکایەتی سێر بکەم بۆ شازی کە دڵسۆزیە مەجبوری دەبێ بپارڕێتەوە ببوورە داوت کراون لە وڵاتێکەوە قەت پەناتان نەبردە بۆ حیزبێکی دەسەڵاتدار بۆ لایەنێکی دەسەڵاتدار کە هاوکاریتان بکات پەنامان بردووە حیزبەکان وەکوتم بەشی وەرزشیان هەیە کەسانێک نوێنەرایەتی ئەو بەشانەکەن کە بەڕاستی پەیوەندیان بە وەرزشەوە نییە نوێنەراتێکی زۆر خراپ ئەەکەن من تەمە نامەکرد حزبەیەکی زۆر باش بووینە هەر حزبێک دامی وەرزشێکی بکردایە وەزعی وەرزشکاران زۆر باشە بەڵام ئەوان نەدامی وەرزشکارانەکە و حزبایەتێکی زۆر قوڵ و خراپیش ئەەکەن کە لە کاتێکە بەرپرسانی و حزبانە پێم وانە ڕێیان لەگەڵیان نابێ ئەکادیمیای یا با بڵێن بەشی تەکواندۆ یا وەرزشە گشتێکی هەرێمی کوردستان چۆن مامەڵەتان لەگەڵا دەکات لیژنەی ئۆلمپیەکیە من لیژنەی ئۆلمپی چەند جارێک بەڕێز مامۆستا سەلاح قسەم لەگەڵ یا کردووە گەداری زۆربەی کێشەکانم کردووە خۆی لێلاداوە و نەیتوانی و تەداخلکە لە جێی خۆی دانیشتووە پێی باش نەبووە تەداخلی هەندێک کێشە بکە کێشەکان ئەوەندە گەورە بۆ جاری وا بۆ گەیشتۆتە مەحکەمە شکاتکردن سجنکردن زۆر کێشەی قۆڵی تر یعنی ئەمە لەلایەک وەکو بابەتی سوالکردنەکەش بە تاکید ئەوەندە ڕوومان لە خەڵک کرد ئێستا ژێمە هەمومان ینی ڕاهێنەرە خاوەن ئایلێن مناڵمان هەیە پێمان خۆش نییە کاریگەری لەسەر کەسایەتیمان دروست بێت چونکە ئەگەر کەسێک هاوکاریەکت بکە منەتێکە بەسەر ئەو ڕاهێنەرەوە لە کاتێکە من خزمەتی مناڵی خەڵکەکەم ئەگەر بێت و ئشتراکی خۆم وەرگرم و ژمارەیەکی زۆر فێرخوازم هەیە و وەزئی داراییم زۆر باشە سپاس بۆخوا بەڵام لەگەڵەوەی چاومان لە مناڵی خەڵکە لە مناڵی وڵاتی لە مناڵی ئەو شارەیە ئەڕۆی تەکلیفێک لە کەسێک ئەەکەی ڕوت ئەشکێندرێ ینی خۆش نییە بەڵام ئەگەر یاسا هەبوو ماف هەبوو سپۆنسەر هەبوو تۆ کارێک کە ئەیکەی دۆلارێکت بداتێ لە مقابلێ و دۆلارە تۆ ڕێکلامی بۆکەی بە ناوانگێکی هەر شوێنێک بێر کۆمپانیایەک بێت زۆر باش ئێستا بۆ نمونە گەر کاگیوسف بچێتە دەرەوە بۆ یەکێک لە وڵاتە عەرەبیەکان چەند پارەی پێویستە ئەو سپۆنسەرە دوجار چەند لەسەری دەکەوە ئەوەی کە تا ئێستا چوەتە سەرەوە لەسەر شانی خۆی بۆ یاخود لەسەر شانی ئەکادیمیاکە یا لایەنێکی دیکە لە دەرەوەی ئەکادیمیاکە ئەمە لە دوای 2017ەوە ئیتر بە تەواوەتی مەسروپات لەسەر ئەکادیمیاکە بووە بەشێکی زۆری لە جلوبەرگ و تەجهیزات و کرێی هۆڵ و ناردنیان بۆ کەمپی مەشق و ڕاهێنان بە بێوەی ئەکادیمیاکەمان هیچ سەرچاوەیەکی دارایی هەبێت یعنی نە لە حزب و نە لە حکوومەت و لە هیچ شتێکە سەرچاوی داراییمان نییە و کەسیش هاوکاری نەکردوین بە تەواوەتی پشتمان بە خۆمان بەستووە یاریزانێک کە ئامادەکەی ئەگەر لەسەر ئاستی پاڵەوانەتی نێودەوڵەتی بێ پێویستی بەوەیە مەشق و ڕاهێنانێکی چڕوپڕ بکە و بە بەرنامە مانگانە چەند جارێک یاری دۆستانە بکە بینێری بۆ ئەو وڵاتانی کە تەجروبەیان هەیە مەشق و ڕاهێنان بکە ئۆردوو بکە بۆ ئەوەی ئەزمونێک وەرگێ لەگەڵەوە سیستەمێکی خۆراکی زۆر گونجاوی پێویستە لە هەمان کاتە پێویستی بە بەرنمەیەکی تەواوکاری خۆراکی هەیە جگە لەوەی کە ڤیزە پێویستە شوێنی حەوانەوی پێویستە لایەنی دەرونی پێویستە ئەو یاریزانە بەردەوام ئەبێت دڵی لای مەشق و ڕاهێنانەکانی بێ نەک ڕۆژانە بە گیرفانی بەتاڵە و بە کۆمەڵێک کێشەی دەرونی و کۆمەڵێک کێشەی ژیانەوە سەردانی هۆڵەکە بکە بۆیە تا ئێستا عێراق کەسی گەورەی تیا دروست نەبووە بەم شێوە بیر ناکات زۆر باشە دوجار کاگەڕاست توانای ئەکادیمیا و یاریزانەکانی تایکواندۆی بە تایبەتی چەمچەماڵ ئەگەر ئیمکانات و پێداویستیان بۆ دابین بکرێت چۆن دەبینی لە داهاتوو لە لووتکەیە لەکوێ دەیان بینیت بڵێ من بە دڵنیاییەوە
تایکۆندۆکارانی کوردستان و عێراق ئەزانن تایکۆندۆی چەمچەماڵ پێویستی بەوە نیە تاقیکردنەوەی لەسەر بکرێ مۆڵەتی بدرێتێ چونکە لە ماوەی 2 ساڵە بە سپۆنسەری کۆمپانیای داناغاز و هاوبەشەکانی 25 مەدالیای نێودەوڵەتی هێنا و 4 کاسی نێودەوڵەتیشی هێنا و دەیان بڕوانامە و پشتێنی ڕەنگاڕەنگیشی وەرگرت و دەیان داوەتنامەشی لەلایەن وڵاتەکانەوە پێگەیشت تەنانەت دوای لێهات بەوەش ڕازی نەبووین ژیانمان تەرخان کرد بۆ وەرزش من خۆم یەکێک بووم بە خۆم و خێزان و مناڵەوە ژیانمان بردە وڵاتی ئێران لەوێ دەرسی تایکواندۆمان خوێند 6 مانگ لەوێ من لەگەڵ منتەخەبی ئێران بووم بە سەربەرشتی باشترین ڕاهێنەرەکانی جیهان و سوپاس بۆ خۆم ئێستا خاوەن 7 مەدالیای نێودەوڵەتی مت لەگەڵ تیمەکەی بە تەواوەتی 25 مەدالیامان هەیە و بڕوانامەی ماستەرم هەیە لە تایکواندۆ و دەیان بڕوانامی نێودەوڵەتی لە ئێستا ئەگەر سپۆنسەرەکە دووبارە ببوژێتەوە جارێکی تر ئەو بەرنامەی کە دامان نابوو بەرنمەیەکی 5 ساڵەیە کە بتوانێت چی بۆ تایکواندۆی چەمچەماڵ بکەین ئاستی توانای چەمچەماڵ هیچ کەمتر نازانم لە وڵاتانەی کە مێژووی دروستبوونیان هەزارەها ساڵە یاریزانێکی وڵاتی ئیسپانیا یان یاریزانێکی وڵاتی ئەمریکا دێ چاوپێککەوتن دەکات لە بڵێن یاریەکە لەگەڵ یاریزانێکی چەمچەماڵ بەو هەموو معاناتەوە ئێمە ڕۆین ئەوانیش لەو خۆشبەختیە دێن یاریەکەن زۆر کات شکستیشیان خواردووە بەڵێ زۆر سپاس بۆ ئامادەبوونتان بە هیوای سەرکەوتنی ئینشەڵا سەرکەوتوو بن هەمووتان بینەرانی عزیز دەچینە لای راپۆرتێک لەسەر دیداری مامۆستا مەلا محەممەدی شارەزووری ئەو پیا و زانە ناوداری کورد کە وەک دەوترێت لە سەردەمی خۆشیدا 50 ساڵێک لە پێشترەوە بوو لە ڕووی فکر و بیر و باوەڕ و ئەندێشە و فەلسەفەوە با پێکەوە بینەری راپۆرتێک بین لەسەر و دیدارە دوجار تەوەری سێمان قسەکردن لەسەر ژیان و ئەو خزمەتە بەرجەستەی کە و کردوویەتی. مەلا محەممەدی شارەزووری کەسایەتێکی کاریگەری هەشتاکانی سەدەی ڕابردوو بوو لە فکری ئیسلامیدا و بە نووسین و وتارەکانی دەبووە بربەستی بەردەم فکرەنامۆکانی کۆمەڵگە و بەلا ڕێدابردننی کۆمەڵگە لەلایەن ئەو فکرەنامۆیانەوە. سەرپەرشتیارێکی دیدارەکە ئاماژە بەوە دەکات ئامانجیان لە دیدارەکە ناساندنی تێزە هزری و فەلسەفیەکانی مامۆستای شارەزووریە کە تا ئێستا بە بەراورد بەلایەنە کۆمەڵایەتیەکەی کەمتر لایەن لێکراوەتەوە. ئێمە وەک ڕێکخراوی بوار بە هاوکاری دەستگای چاپەمەنی گۆڤاری بڕیار ئەم دیدارەمان ڕێک خست لەم کاتانە مامۆستا مەلا محەممەدی مەلا ساڵحی شارەزووری ئامانج لەم دیدارە بریتی بوو لەوەی کە ئێمە قسە لەسەر پڕۆژە فکری و فەلسەفیەکانی ئەم پیاوە بکەین هەتاوەکو ئێستا مامۆستا محەممەدی مەلا ساڵحی شارەزووری وەکو پێویست نەخوێنراوەتەوە دەقی نووسینەکانی بەسەر نەکراونەتەوە ئەوەی کە بۆ ئێمە گرنگ بوو قسەی لەسەر کەسایەتی مامۆستا کراوە لە ڕابردووە بەڵام قسە لەسەر پرۆژە فکریەکانی نەکراوە ئەم پیاوە پیاوێکی گەورە بوو بە تایبەتی لە ساڵانی هەفتاکان و هەشتاکانی سەدەی ڕابردووە زۆر بەرامبەر شەپۆلی چەپ و مارکسیستی و ئەو بیرە چەپگرایە وەستایەوە کە لە کوردستاندا دژایەتی دین و مەلاکانی دەکرد بە تایبەتی لە بواری ماتریالیزم و مادیات و نقاش لە مەسائلی وجودی خوا و ئەوانە یاوە بۆ ئێمە بابەتی گرنگ بوو لە ئێستاشە کە ئەمە گرێ بگرێتەوە بم قۆناغە بەداخەوە زۆر جا قسە لەسەر ئیلحاد و هەندێک مەسائل ئەکرێت. هەریەک لە دکتۆر عادل شێخانی و مەسعود عەبدولخالق و کامەران بابانزادە بە سێ بابەتی جیاواز باسییان لە کەسایەتی و بۆچوونە هزریەکانی مەلای شارەزووری کرد. ئەمڕۆ دیداری مامۆستا شارەزووری زانا و نووسەر و بیرمەند و شۆڕەژێر و مجاهید خوای گەورە پلەی بەرزی لە بەهشتی بەرینا پێوەبەخشێت بابەتەکەی من سەبارەت بە کەسایەتی و کاریگەری شارەزووری بوو لە سەردەمی خۆی و کە شارەزووری زانایەک بووە نمونە مۆدێرن و زۆر کراوە و ئەتوانین بڵێن بە شێوازێکی زۆر زانستی توانیوێت لە سەردەمی خۆیان و تا ئێستاش کاریگەری خۆی بمێنێت لە سەردەمێکە ئەو توانیوێتی بەرەنگاری فیکر و بیرروبۆچوونی مارکسیەت و فرۆیدنیزم و داروینیزم بێت کە لەو سەردەمەیە ئەتوانین بڵێن کەم کەس توانیوێتی ئەو بابەتانە بکاتە ژێر باس و لێکۆڵینەوە بە شێوەیە کە نێران نەیانتوانیوە وەڵامی بدەنەوە بەڵکو بە سوتاندی کتێبەکانی وەڵامی داوەتەوە بەڕاستی گەورەیە وەزانایەک لە تەمەنێکی کورتە کە هەموو کتێبەکانی لە پێش تەمەنی ساڵی نووسیوە لە 30 بۆ 35 نووسیبێتی توانیوێتی قەڵەم وەردا لە گەورەترین بابەتەکانی سەردەمی خۆت. ئەم دیدارە دیدارێکی گرنگە ناوەڕۆکەکەی بریتە لە باسکردنی کەسایەتێکی زانا و دانا و نووسەر و پیاوێکی هەڵکەوتووی کوردستان کە لە تەمەنی بە ژمارەی ڕۆژ کەم بەڵام بە مەعنا و بە بەرهەم زۆر
40 ساڵ ژیا بەڵام نەمری و جاویدانی بۆ خۆی تۆمار کرد مامۆستا مەلا محەممەدی شارە زووری کە من لە نزیکەوە بە خزمەتی گەشتوم کەسێک بوو بە زمانی سەردەم دەدووە داکۆکی دەکرد لە ڕاستیەکانی ئیسلام دژی بیر و بێچوون و بیردۆزە دەستکردەکان بە شێوەیەکی منتیقی و لۆجیکی دەدووە. خوشکێکی مامۆستای شارەزووری ئاماژە بەوە دەکات کە مامۆستای شارەزووری دژی هەموو ئەفسانە و خراپە پەرستیەکانی کۆمەڵگە بوو داوای دەکرد گەنجان ڕووبکەنە پەیامی خودا و مزگەوتەکان چونکە مامۆستا خۆی بە مامۆستای گەنجان دەزانی. وەڵاهی بیرەوەریەکان زۆرن بەڵام کە ڕۆشتە ئاغجەلەر دیارە لەوێ غەریب بوو ئەو پەروەردەی شارە زوور بوو لەگەڵ شارە زوور ڕاهات بوو کۆمەڵگەی شارە زووریش بە جارێکە لە قاتی خود بە و دەرز و دەورە ئەوەنە دەوری قەرەباڵەوە بوو بیا حەد کە ڕۆشتە ئاغجەلەر منیش ڕۆشتمە ئەوێ ڕۆشتمە ئەوێش میوان بۆ شەیوتی بۆ نایێتە حجرەکە مریەم وتم دەی تۆ بەردەوام خەریکی نووسینی من بیام لەگەڵ تۆ چی بکەم وتی جارجار قسەیەکی بەلەزەتی شەکەی کە ڕۆشتم سەیرەکەم کۆنامەی لە بەدەستا دانراوە خەریکی نامە نووسینی وتم چیەکەی وتی وەڵاهی خەریکە ئەم شارۆچکەیە کۆکەم و تۆزێ سەردانم بکەن و وتی هەرە کە چوومە مزگەوت نوێژمە کرد سیرەکەم مەجموعەیە پیرە پیا و حاجی و بەتەمەن وتی وەڵاوت دوای نوێژی عەسر یەک کەس نەشێتە دەرەوە دانیشتن و ئیشم پێتانە وتی دوایە ڕوون تێکردن ئەڵێ لە خوا بەزیاوی ئەو جاختان کوێرە وتی ماخوا نەکە بۆچی ئەو جاخمان کرد وەڵاهی ئەگەر ئێوە ئەو جاختان ڕۆشن وایە مزگەوتەکەی میش بە گەنج ئاوادان بوو من ئێوەم بۆچی یەن بۆ دەوری من ئەم پیر و من لەگەڵ ئێوە نامکرێ من خۆم نەقڵەکەم و بۆ منتیقی خۆمە وتی سبەینی عەسر یەن و ناوی مناڵەکانم پێڵێن و کوڕەکانتان ئیشیان چیە و تەمەنیان چییە وتی وەڵی تر ئەمانەی کە مامۆستان ئێستا جیام کردوتەوە مەجموعەیەکیان مامۆستان مەجموعەیەکیان فەرمان برن مەجموعەیەکە فەلاحن مەجموعەیەک تەلەبەن مامۆستا مەلا محەممەد ساڵح شارەزووری ڕچەشکێنێکی سەردەمی خۆی لە هزری ئیسلامیدا چەندان بەرهەموو کتێبی ناوازەی پێشکەش بە کتێبخانەی کوردی کردووە و تەواوی بیردۆزە دەستکردەکانی ئەو سەردەمەی بە درۆخستونەتەوە و فەلسەفیانە و بابەتیانە شەنوکەوی بابەتەکانی کردووە بۆیە زۆربەی لایەنە چەپ و مارکسیەکانی کوردستان دژی وەستاونەتەوە و هەوڵی سووتاندنی کتێب و بەرهەمەکانیان داوە. ڕیاز کاکە مەحموود تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ سلێمانی. دیداری کەسایەتی و زانای ناوداری کورد مامۆستا محەممەدی شارەزووری ئەو پیاوەی کە زۆر وەسف و سەنای لەبارەوە کرا و بیستراوە بۆیە باشتر لە زاری منداڵەکانیەوە ببیستین زین چۆن کەسایەتیەک بوو گەرچی بەداخەوە ئەو کاتی کە مامۆستا محەممەدی شارەزووری وەفات دەکا منداڵەکانی بچوو بوون بەڵام کاریگەری ئەو پیاوە گەر بە خەڵکی کۆمەڵگەی کوردی گەشت بێ بە دڵنیاییەوە بە منداڵەکانیشی دەکا بە تایبەتی ئەوەی کە لە دوای خۆی بەجێماوە کتێبەکان و نامیلکەکان و دەستنووسەکانیەتی کە زۆر وەسف و باسی لەسەر دەکرێت کە پیاوێک بووە توانیوێتی بە بیرکردنەوەیەکی تازە لە ڕووی فەلسەفەوە پێشکەوتنێکی ئەوتۆ بەخۆیەوە ببینێت بە تایبەتی لە ئێستاشدا کاتێک کە دەچینەوە سەردەقی ناو کتێبەکانی دەزانین لەو سەردەمەدا بیرکردنەوەی بۆ ئێستاش چەندە فراوان و گەورەترە. بۆ قسەکردنی زیاتر میوانداری بەڕێز هەردوو کوڕی مامۆستا محەممەدی شارەزووری بەڕێز مامۆستا کۆچەر وەروەها مامۆستا ساڵحمان کردەوە بەخێر مامۆستا کۆچەر ئەگەر جەنابەت لە مامۆستا ساڵح گەورەتری لە جەنابتەوە دەست پێ بکەینەوەی کە لە باوکتانەوە بۆیەوە بەجێماوە چی و چی ئەمە زۆر بە سادەیە پرسیارەکەم. باشە پێشکی دەستخۆشتان یەکەم سوپاس بۆ بەرنامەکە ئەوەی لە باوکم تەوان زۆر شتی بۆ بەجێهێشتوین بەڵام گرنگترینیان ڕێبازەکەیەتی وهروە کتێبەکانیەتی وهروە ئەو پەیام و بیر و بۆ چوونی دیلگادی تیکە بەجێهێشتەوە بۆ ئێمە. کتێبەکانی چی و چی پەیامەکانی ئەوەی کە زیاتر لە مێشکی جەنابتە زیاتر ڕەنگە دەوران بکە بخولێتەوە بیری لێ بکەیتەوە چییە؟ دەوان کتێبەکانی ڕێکەوت لە تەرازوی مەجموعەیەک بڵێن لە تەرازوی ژیری بۆ نمونە ڕێکەوت لە تەرازوی ژیری سروشت لە تەرازوی ژیری فرۆید داروین و هەروە مارکس لە تەرازوی ژیری ئەو کە خۆی مابوو بڵاو نەکرابوویەوە
لە دوایەوە بڵاومان کردوێتەوە کامیان لە دوای خۆی مارکس لە تەرازوی هەموو کتێبەکانی چاپ کراون نەوەڵا هەشدانی چاپ کراوە سێدانی ماوە ئەوانی کە ماوە مارکس لە تەرازویریدا تەوان دوای بەم دوایانە چاپمان کرد بڵین وهروە هەگبەکەی شارە زووری کەەوە تاوە نەبەوەکو مەوسوعەیەک وایە ئینسکولۆپیدیایەکە کە سایتە ناودارەکانی جیهانی ئیسلامی و غیرە ئیسلامی وهروە لە هەموو جیهانە بڵین تایەتی لە سەردەمی کۆنەوە تاوەکو ئەم سەردەمە بڵین تەنها پیتی ئەلف و هەنە پیتی بائی تاو کردوکو قاموسێک ناوەکانی دەستنیشان کردو پێ ئەلفی تاو کردو هەنێ بائی تاو کردوی تر مەرەک مەودای نەدا بڵین پیتەکانی وەڵایی تقریبا هەنێکی تایب کراوە شەڵا لە بەرنامە وهروایە داشتێکیشی هەیە باسی ژانی خۆی و کەسایەتی و هەروە سیاسی ئەو گوزەیرە و مانتیقەکە و مامۆستا ساڵح جەنابەت چی زیاتر بەلاتەوە بەرجەستەیە لەو شتانی کە باوکت بۆی بەجێ هێشتوون هەروو کاکۆسەرتی ئەو ڕێباز و بوێری و چاو نەترسی و گیانفیدایی کە لە ژیانە پێشکەشی کردووە پێشەوە هەر باسی دەربارەی کتێبەکان تقریباً هەشتی چاپ کردو دو ئەو سیانی کەماوە ئینسکلۆپیدیای کاکۆسەر باسی کرد وەزای دەنیا داشتەکەی کە بریتیە لە ژیاننامەی خۆی وەلایەنە سیاسی و لایەنی کوردی و ئیسلامی کە لەو جیهانە لە ساڵ 1940 لەگەڵ دایکبوونی خۆی هەتاوەکو دووسێ مانگی پێش وەفاتی هەمووی تۆمار کردوێتایە کە ئینشاڵڵا لە بەرامانە بەم نزیکانە چاپ بکرێت باسی کورد و ئیسلام بەڵێ زیاتر دۆخی ناوچەکە بە شێوەیەکی گشتی و دۆخی تایبەتی خۆشی لە هەندێک کاتا کە تایەتی تەمان لەو سەردەمانە داوای کە زیاتر مشتومڕی لەسەر بووە کوردایەتی و ئیسلام بووە زۆر جار مارکسیەتیان تێکەڵ بە کوردایەتی دەکرد تاو کاتی کە بنچینە ئیسلامەتی بوو بۆیە دەبێت ئەوە زیاتر ینی بەرجەستەتر بێشتی تازەتریت یاوێت هەبیل فەیجا سیعاکەی مەلام هەمی شارە زوویش هەر لەسەر ئەو سیرعە بۆ تێکەڵکردنی دوولایەن بووە ئەیلم بە ئاین کە بەڕاستی کە من هەرچەند لەو سەدەمانە ژیان بەڵام بە خوێندنەوە کە سانزای لەو کاتە بەداخەوە عیلم و ئاین زۆر لێک دوور بوو بوون ئەنی هەتا وای لێ هاتوو بە کەسانی دیندار وتەوە کەسانی میسالی پیان وترا کەسانێک کە دوور هەتا بۆ یەک لەتیفەی بچووک لەسەرەوە کە ئەو کاتی لای مامۆستا پیرۆان بۆ لێ بووە خۆی بە سۆفی مەحموود ناسانەوە کە خۆی بە سۆفی مەحموود ناساندووە لێ دانیشتۆ باسییان کردو تمام ساڵ من سۆفی مەحموود هەنێ تەفسیری سوێتی کافمان بۆ بکات دیکە تەفسیری سوێتی کافیان بۆ ئەکات و قسەیان بۆ ئەکاتوانە دوای ئەڕۆنە پێناڵن ئەڵەوە یەکەم جارێ ببین ئەوە سۆفیەک ئەو نەزیرەکە ئەمە عیلم و شتی پێبێ بۆیە ما بسم لەو کاتە عیلم و شتێک ئەو توانیوێتی تێکەڵی بکاتەوە عیلمی سەردەم تێکەڵ بکاتەوە لەگەڵ ئاینەکە و هەروەها کوردایەتی و ئاینەکە چونکە گەر سەری گرتنەکانی مامۆستا شارە زووری بکەی لە هەموویان زۆرینەی دوو سەبەب بووە هەڵوێستەکانی لەسەر دینداری لەسەر کوردایەتی بووە لەسەر کوردایەتی بووە هەرچەند لە تەوەری پرسیارەکەت لادەم بەڵام یەک نمونی بچووک لەسەر گرتنەکانی کە باس بکەین لەو کاتێکە ڕات ساڵی 1970 شەڕێک و کێشەکە لە بین یەکێتی و پارتیا کە جەماعەت یەکێتی خۆیان باسیەکەن بە هەڵە کەسێک لە پارتیا کوشتن ساڵی 1970 لە ناوچەی شار باشە کەسی لە مقابلە پارتی 9 کەس لە جەماعەتی یەکێتی ئەکوژێتەوە ئیترەوە بوو شەڕ و ئاژاوەیەکی زۆر لەو بەینابێ بە شەڕێکی ناوخۆ لە کاتێکا تۆ هێشتا شەڕە لەگەڵ حیزبی بەعسا هەیە ئاژاوێکی زۆر ناخۆشە بێت ئەو بۆ مەجموعەی برادری سەرکردایەتی یەکێتی نامە ئەنێرن بۆ مامۆستا شارە زووری کە بێت لەم بەینا سوڵحێکیان لەبەی نابکات ئەویشیت نامانێرە بۆ سەکرایەتی هەردوولا وەگو خۆی لا داشتەکان سێخوا ناگە هەردوولا زۆر بە جوانی هاتون بەدەمیەوە ئیتر بۆ ڕۆژی دوای ئەوەش خەڵکی ناوچەکە لە ناوی گوندەکان نووسە مەجموعەی گوندی زۆر زۆری ئەو ناوچە یەنداوە لە مامۆستا شارە زووریەکەن کە دۆخی ئەم ناوچە شەڕی ناوخۆ هەڵناگرێت لە کاتێکا تۆ لەگەڵ حیزبی بەعسا لە شەڕای لە جەبهەیەکی خورسایەوە بۆ ئەویش مامۆستا شارە زووری پەیوەندی بە هەردوو لایەنەوە ئەکات و پیان ڕاگەنە کە دۆخی ناوچەکەمە هەڵناگرێت و پێویستەکە کۆتایی بەم بهێنێت نامە بۆ هەردوو لایەنێرە هەردوو لا قبوڵی ئەکەنەوە بوو لە سەدەسی ئەو شەڕی ناوخۆ لەو کاتا کۆتایی پێێت شەڕی ناوخۆ کۆتایی پێێت و لە ئێزگەی شۆڕشەوە دەستخۆشی لە مامۆستا شارە زووری ئەکرێت ماوەیەک دوای ئەوە لەسەرەوە ئەگیرێت لەلایەن حیزب بەعسەوە تعزیبێکی زۆر ئەدرێت و ئەشکەنجەیەکی زۆر ئەدرێت هەتا لێ بە نەسن پێی ئەڵێ ئێمە بە ملیۆن دینار سەرف ئەەکەین لە پێناوی کورد لە ناو خۆیان بیکا بە شەڕ کەچی تۆچیلەوە ئاشتی لە نێوانیان ناکەیت ینی ڕێک ڕستەکەی ماکەیتەوە بەخوری بۆیە ینی مامۆستا شارە زووری کە تۆ باسی کرد کە چیت بۆ ماوەتەوە ئەمەجەم تەنها دووش بوو یەکەم تێکەڵکردنەوەی زانست و ئاین دوم کوردایەتی و ئاین کە بەداخە ئەو دوو تەوەرە لەناو زۆر لێک جیاواز بوو کەواتە تازەگەری و ئەقلانیەت لە دیردی مامۆستای شارە زووریدا چۆن بووە بەدڵنیایە ئەو دوو تەوەری کە باسمەوە خۆی تازەگەریەکی زۆر بوو جا بە تایبەتی لە نووسینەکانیە ئەگەر سێری کەیت
زۆر کەس ئاهنوت کە کتێبەکە هاتە بەردەستمان هەندومی کتێبی کێ وەڵام پیاوێک ناوی مەلا محەممەدی شارزۆیت کە ئەمان بینەمان زانانی مەلایە و باسی داروین کە مەلایە باسی فرۆی زۆر قورس برەسەری بزای کاسوی ناوناوڕەکەین سێرەکەم شتێکی زۆر گەورەیە شاکارێکی زۆر تایبەتە ئەوە نییە کە ئێمە لە دوورەوە بڕیارمان لە سەرداوە بۆ جۆرە نیە بۆیە تازەگەرەکەی ولەوەی کە توانێتی بە بیرێکی گەورە بە زانستێکی تازە وەڵامێکی پرسیارە تازەکان باتەوە نەک بە زانستێکی کۆن وەڵامی پرسیارە تازەکان بێت زۆر باشە نامەیەک بۆ کچە شیرینەکەم دێکە لە کتێبەکانی ئەگەر باسێکی ناوەڕێکی و کتێبمان بۆ بکەی بزانین مامۆستای شارەزووری چۆن لە ئافرەتی ڕوانیوە دەربارەی بۆ ئافرەت ڕوانین و لەگەڵ نامەکە خۆی ئەو نامیلکەیەکی عەلی تەنتاویە تەرجمەی کردو بۆ کوردی کە نامەیەک بۆ کچە شیرینەکەم مەجموعی ئامۆژگاری زۆر جوان و بەپێزی هەیە دەربارەی تێڕوانین بۆ ئافرەت لاانێ بەڵام تێڕوانێکی زۆر جیاواز بۆ بە حەدێک بۆ کە زۆر کەس لەو کاتە پێی تەقبول نەکراوە لە کاتێکا بوو کە ئافرەتی هێناوەتە دەرەوە بۆ دەرسی بۆ داناونانی تەسەوەر بکە تۆ کە کاتی ڕۆشتین سەفەری منتیقەی دوامان کرد باسی مامۆستا شارەزۆیی ئەو ڕۆژەی کە گەشتووەتە ئەوێ کوێ منتیقەی دواوە ئاخر ناوچەی ژانکەتیایە ژیاوە ساڵی 1970 کە گەشتووەتە ئەوێ بۆ بەیانیەکەی سەدەستی بۆ ئافرەتان و مناڵان و گەنجان داناوە دەرسەکانیش بە جیاواز بووە چینی ئافرەت بەجیا گەنجان بەجیا هەتا مناڵان ئیتیمامی زۆر تایبەتی پێداوە لەگەڵات اینجا بۆیە بەنسبەت ئافرەتانیشەوە گرنگی تایبەتی پێداون دەرسی تایبەتیان هەبوو کە لەو کاتە زۆر قورس بووە گرنگی تایبەت پێداون زۆر تەرجەعی کردوون بۆ خوێندن و خوێندنەوە کە لەو کاتە لەو سەدەما زۆر دەمولانە ئێستا باسکردنی لە ئێستا تەبیعی بێت زۆر باشە کاک کوچەر ئەو دیدارانەی کە ئێستا ساز دەکرێت دیداری مامۆستا محەممەدی شارەزووری ئەمانە تا چەندە بە باەخن وایە ئەو ئێوەی تەنها خێزانەکەن پێویستان بەوەیە کە جارێکی تر دیداری بۆ ساز بکرێت یاخود ناهێشتا کۆمەڵگەی ئێمەوە و فەلسەف و تێگەشتن و پێشکەوتن لە ڕووی بیرکردنەوە کە مامۆستا لە سەردەمی خۆیان هەبوو بۆ ئێستا هەر تازەی و پێویستە خەڵکی ژاگەی لێبێ نەک تەنها بۆ خێزانەکەی ساز بکرێت بەڵێ تەبان دوێنێ و دیدارە سازکرا بە یارمەتی ڕێکخراوی بوار و هەروە گۆڤاری بڕا دەستخۆشیان یەکەم سوپاسیان دەکەم تەوانەمە یەکەم دیدارە کە بۆ باوکەم ساز بکرێت گرنگی و دیداران لەوایە کە پێویستە ئێمە هەمووکو کورد هەمووکو مسلمان بە شوێن ئەو کەسایەتە دیارانەی کە پێشترە هەبوون بە شوێن ڕێبازی ئەوان نابڕن تەمان باوکیشەم وەکو ڕەچکەشکێنێک بوو وەکو ئەو مەلانی بڵین پێشتر نەبوو هەر لە چوارچەوەی مزگەوت و ئیمام و ئینەکەیا بڵین قەتیز بمێنێتەوە باشە ئەو دەستی کردو بە کتێب نووسین و هەروە وتارەکانی کە بەڕاستی حکوومەتی باسی لەو سەردەما هەرەسان کرده بوو تەنانەت لە یاداشتەکە کە خۆی 4 مانگ پێش وەفاتی نووسیوەتی ئەڵێ ڕۆژێکیان لە سەیسایق لە مزگەوتی گەوری سەیسایق کە ئەو گەورم لە ساڵی 62 دروستی کرده بوو ئەو مزگەوتە ئەڵێ لەوێ وتارێکی زۆر ئاگرینم دژی حکوومەتی باس و دژی بڵێن حکوومەتی ئەو کاتی سەدام وت ئەڵێ هەر نانی هەڵا جاشەکانی باعس و بڵین ئەمنی ئەوێ هەر نانی هەڵا وتارەکەم تاواکەم لە ناو وتارەکە هاتن قۆڵبەستان کردم باوە گەورم مەلا ساڵحی زارە بڵێن ئەو ئیتر لە دوای خۆی نوێژی بۆ جەماعەت کرد ئیتر ئەڵێ لە دوا بوو بە دەنگەدەنگ تەبعەن لە ڕیزی پێشەوە ئەگەن لە مۆزوعەکە هەبوو بەڵام لە دوایەوە نەیانزانی چییە بوو بە دەنگەدەنگ وتیان ئەوە چی بوو مامۆستا بۆ دیارنەما چی بوو ئێستا تەمان سەوتەکە گۆڕایەکێک تر بڵێ چۆتە شوێنی خەڵەشە قادرێک لە پێشەوە هاوارێک ئەڵێ دەنگە چێچەی چیتانە مەلا محەمەوە گیری خواردووە لە بینی خوا و لە بینی حکوومەتی بەعسە ئەگەر خوای گرێ ئەگەر بڵێن حەقەڵێ بەعسەی گرێ ئەگەر نەحەقەڵێ خوای گرێ زۆر باشە ئەوەی کە زیاتر لەناو کتێبەکانی ئێستا بۆیەوە گرنگە باز بکرێ یاخود بۆ ئێوە جێگەی شانازیە زیاترێکی نا بۆ کۆمەڵگاکەمان زیاتر گرنگە چاوەڕێکن پرۆژەی داهاتوتان چۆن بێ لەسەر بەرهەمەکانی ئەوەی کەماوەتەوە جگە لەوەی چاپکردنی ئەو دوو کتێبەی کەماوە یا داشتەکان و پێم وایە بەرهەمێکتریشی ماوە کە چاپ بکرێت شارەزووری و هەروە دیوانێکی شعری زۆر جوانیشی هەیە دایسەوەی کە بڵاوبووەتەوە بڵێن لە ئەو یادانەی کە بۆ ئەکرێ ساڵانە لە 25 حوتا ڕۆژی وەفاتەکەی کە دەستخۆشی لە کەناڵی پەیامەکەم تایسە چەند جارێک لە کاتەکەی خۆیان بڵاوی کردوێتەوە هەروە جارێکیش کەناڵی سپێردەست پاسیانەکەم باشە وەروە دیوانێکی شعریە تایسە بڵێن هەردوو پارچە شعری بڵاو کراوەتەوە بەڵام دیوانێکی شعری زۆر جوانی هەیە لە ماڵەوە هەر بە دەستخۆ نووسراوەتەوە ئینشاڵڵا لەوانەیە لە مەجای ئێستامە بڵاو نەکراوەت بە هیچ جارێک دیوانەکە لەسەر چیە شعرەکان شعرەکان ئەم دینداری تیا کورتپەروەری تیا و
هەروە سۆزداری و لایەنی عاتیفێشی تایە ئەو با بڵێن وەزن و قافیە و شیعرانە چۆنە زیاتر لە جۆرە شیعر و نووسینانێک دەچێت وڵا بڵێن حڕی تایە شعر حڕی تاوە هەروە وەزن و قافیێشی هەیە بڵێن واتە شتێکی دیارە پێشکەوتووە کلاسیکانێ زۆر باشە یاک ساڵح لەو سەردەمانەدا دیارە باوکت وە کامەژەت پێکرد و لە بەشێک لە داشتەکانی ماوەساڵی باپیریش هەیە کە جارێک ئاوارە دەبێت ڕوو بە منتقی ماخ و بزنان و منتقی پشدەر و ڕانیە چەند جار ئاوارە بووە چەند جار گیراوە بۆچی هەمیشە لە ڕاکە و دەربەدەری و ئاوارەیە بووە وڵات بڵێکەی ئاوارە نەبووە بڵێکەی بۆ ماوەی ساڵێک لە شوێنێکە ئۆغری گرتووە کە بەداخەوە پێش ئەوەی باس ئەم ئاوارە بوونە گەورەترین زەربەی کە لە ژیانیە و لە دوای ئەو ئیشکەلەیدا بێ نەمانی ئەو ئەرشیف و کتێب و ینی بە جۆرێک تا ئێسێمە وتارێکی کاملی باوکمانە بەڕحمەت بێت وتاری سەوتی بەشێک لە کتێبەکانی پێم وایە سوتاوە ئەمە پەیوەندی بە چیەوە هەبووە هەر پەیوەندی بەڕاکردنیەوە چەندین جار بوون من جارێکیان کە زۆرترین کتێب و بەرهەمی فەوتا بێت لە ئاغجەرێت بووە هەرونە پیان اخباریانداوە کە خێرا خۆت و ماڵ و ماڵەکەت ڕاک و گەشت نەسەرت پەیوەندی ڕاکردنەکانی هەمووی پەیوەندی بە مۆخیفەکانی هەبووە بەردەوام فشارێکی زۆر لەسەر بووە فشارێکی دوولایەنە لایەن حیزبی بەعسەوە و لەلایەنی مارکسیزم و چەپەکانەوە کە بەردەوام لە فشارا بووە بەردەوام لە گرتنا بووە بۆیە ئەویش نەیویستوە لە شوێنێک بمێنێتەوە لەژێر مل کەس بکە بۆ فشارەکان و تیا بمێنێتەوە بۆی ماوەیەک لێ بوو لە کەلەسی سایق بۆ یەکەم جار لێ دەستی کرد و دوای یەکەم جار لە ناوچەی گورگەیر لێدەی گورگێری وەکو ئیمام خەتیب دامەزراوە پاشان لێەوە چوو بۆ سیساق لە سیسای خواتەوە بۆ سلێمانی لە سلێمانیەوە لە مزگەوتی قەرەچیوارە بۆ مزگەوتی شەیدانی ئازادی پاشان لێەوە ناوچی زۆر گرتەوە بۆ ناوچی ماخوو بزان لێەوە بۆ ئاغجەرە لێەوە بۆ دواوکەیتە دوا بێزگە بۆ بەردەوام لەبەر مۆخیفەکانی بووە دژی حیزبی بەعس داوای نەکرد و بۆ حیزبی بەعس بکە ئەو هەموو تەمەنی بۆ ئەو سەرف کردوکە بیسەلمێنە سەدام حوسێن تاغوتە و داگیرکارە ئەکری ئەم دانیشت ئێستا دژیوانە بێت یعنی بۆیە لە مۆخیفەکانی زۆر عەزیزی چەشتووە زۆر ئەوەی کە لە هەمووی گرنگتر بووە هیچ شێوێت لای ناوە لە مۆخیفەکانی خۆت ئەوەی کە زیاتر وتاری و هەتاوکوتای هەمان کەس بوو ئەوەی کە زیاتر ئێستش تازەگەری پێوە دیار بێت لە بۆ چوونەکانی چی و چین تەنها لەسەر ئەوەی سە مارکسیە دەرشکستی هێناوە بەگشتی کە ئەو کاتە ئەو لەگەڵ مارکسیەتانە بووە ئەوەی کە زیاتر ئێستا تازەگەری پێوە دیارە چییە خۆی بەرامبەربوونەوە بەرامبەر بە ئیسلام دامە هەر خۆی کۆنەوەی کەوێت بەڵێ ڕاستەکە لە سەردەمێکە ئەو وەڵامی فرۆید و مارکس و داروینی یاوەتەوە کە ئەسڵان خۆی وایلاتە دینداری عیبە بووە نەک ئەوەی کە وەڵامدانەوەی مارکسیزمانە هەر زۆر تاوانێکی گەورە بووە ینی بڕاوکەی هەملایەن حەزبی بەعسەوە تاوان بوو هەملایەن چەپەکە هەڵگرانی حەزب کوردیەکانەوە کە بە زۆریە و کاتە مارکسیزمایەوە هەمووی هەنی بەدەگمەنی ئەگەر وا بوو هەنی زۆرینی هەمووی لەو ڕەوتە بووە وەی کە وەڵامی ئەوەی داوەتەوە ینی کارێکی زۆر دەگمەن و نایە بوو بۆ ئەو سەردەما ئەوەی کە تازە گەریبێت بەشێکی ئەوەی لانی فکری بۆ بەشێکی لانی ڕۆحی بووە لانی وەڵام پرساکان بوون منە جگە لە تەرازوی ژیرەکان ئەیکسە شیرەکەم کە هەندێک ئامۆژگاری و تایبەتە بە چینی ئەنجە پاشان ئایا قورئان دانراوی محەممەدەکەمە خۆی لە ئەسڵا وتارێکی خۆی بوو محازنێکی بوو پێشکەشی کرد پاشان دوای نووسراوە کرا بە کتێب بۆ سەلماندنەوەی کە ئایا ئەم قورانی کە لە بەردەسای هی محەممەدە سەڵاو وسەلەم یا هی خوایە ئەوەی کە ئەی سەلمێنێکە بۆ شێوەی بۆ شەوەیەکی زانستی کایەکەمان تەمان کە باسیشەکە بە شێوەیەکی زانستی ورد بەلایانی هەتا لایەنی فیزیایی تێکەڵکردنی لایەنی فیزیایی بۆ مەلال لەو سەدەمەشا لایەن شتێکی زۆر دەگمەن بۆیە ئەوە بووە ینی دوو تەوەر بۆ کتێبەکانی بەشێکی فکری بووە بەشێکی لانی ڕۆحی بووە کە بەردەوام لەسەر کتێبەکانی بڵین مامۆستا عەبدولخالق ئەڵێ مامۆستا بڵین باوکم خۆی پێیوتۆ کاتێکە کتێبی سروش لە تەرازوو ژیریدا نووسیوە ئەو کاتە بڵین چەپەکان و ئەلمانیەکانی ئەو سەردەمە 360 مەقالەن لە ژێو کتێبە نووسیوە لە جەریدە و ڕۆژنامەکانی ئەو کاتە بڵند بڵاو کراوێتەوە بۆ نمونە کاتێکە کتێبی ڕێکەوت لە تەرازوو ژیریدا نووسیوە لە ساڵ 1975 ئەتوانین بڵین کتێبی ڕێکەوت لە تەرازووریشدا ئەو کاتە یەکەم کتێبی زانستی بووە کە لە کوردستانە نووسراوە یەکەم کتێبی زانستی کە نووسراوە لە کوردستانە باوکی من بوو کتێبی ڕێکەوت لە تەرازووی ژیریدی لە ساڵی 1975 نووسراوەڵت تەبان ئەگەر هەڵم نەبوو ئەو کتێبە بۆ دیلانی شاعیر پێشەکیەکەی بە نووسیوە تر نەیانتوانیوە مەقالی لە دژ بنووسن مەجبورتیان کردووە هاتوون لە بازارە هەموو کتێبەکانیان کۆ کردوێتەوە هەمویان سووتانەوە ئەو سەردەمەی پێڕەوانی مارکسیەت بەڵێ تەنانەت ئەوەنە کاریگەریان هەبووە
منە کاریگەریان هەبوو بڵێن چەپەکان و ئەلمانیەکانی ئەو کاتە مارکسیت بڵێن بە تایبەتی دوو جار هجومان کردوتە سەر ماڵی باوە گەورە بە ڕەحمەت بێ لە سیسایق و دوو جار ماڵیان تاڵان کردووە واتە تەنها لایەن باسیشەوە پەلامار نەدراوە زۆر باشە هەرچەندە دەبووە من پرسیاری یەکەمم بووە ئەم هەموو عیلم و زانستە جیاوازە لە ڕووی فیزیاوە لە ڕووی ڕۆحەوە لە ڕووی زانستیەوە فەلسەفە و ئەمانەوە هەمووی ئەم سەرچاوی عیلمەی لەکوێوە داهات ئایا دەی خوێن لە پێشتر خوێندبوو یا مطالعەی زیاتری کتێبە جۆرە و جۆرەکانی هەبوو کێشەکە ئەوەیە بێ منیش بڵم لەکوێی بوو چونکە لەو سەردەما خۆت باشە زانی ئەنتەرنێت نەبووە کتێبخانە نەبووە لە کتێب نەبووە ینی خوێنەر نەبووە ئەسڵەن لە هەفتاکان ئەو کتێبی نووسیوە لەوانێ بڵم چەند مەکتەبێک لە سلێمانی هەبووە هەموو شارە زوازان مەکتەبەی دوانیتی هەبووە پێم وابێت باشە ئەوش ئەگەر سەیری کتێبەکانی بکە بۆ نمونە لە هەکبەکەی شارە زووری کە بڵاو نەکراوەوە زیاتر لە 400 شتێک سەرچاوی بەکارێناوە بەس لە پیتی ئەلفەکەیە ینی سەرچاوی زۆر بەکارێناوە ئیتر چۆن هەوڵیاوە بەدەستی بێنە تەبعاً جگەلەوەی لە ناوخۆ دەرەوەی هەرێم دۆستی زۆر بۆ بەناوبانگ بۆ سەفەری زۆریشی کردووە چۆتە ئەستەمبوڵ چۆتە سووریا شام سعودیا ئێران ئەنی لەوانەیە لەوێ سەرچاوەکانی لەسەر ئەو سەرچاوەکان ئەو سەفرە بۆ کاکوتە باسکە بۆ هەموو زەحمەتوین بەشێک لە سەرچاوەکانی بەشێکی کەم کە پێی کردووە لە ڕێی سەفەرەکانەوە جارێ پێی کردم دوو سەفەری حەج سەفەرێکی عەمرە لەگەڵ یەک دوو سەفەری ئەستەمبوڵ و ئێران و دیمەشقمانی کە کردوێتی زۆرجە کتێبەکانی هێناو یا کاسێتەکان هێنانی کاسێتەکان لەو کاتە چی کردووە مەمنوع بووە تۆ وتاری کەسانی ئاینی لە دەرەوەی بێنی بۆ ئێرە لە حزب ئەس مەمنوع بووە چوو بە هەڵی کۆڵی و ناوەکەی لا بردووە ناوی گۆرانی بێژی لەسەر نووسیوە بۆ لەسەر نووسی عەبدولحەلیم حافظ لەسەر نووسی ئوم کەلسوم یەکی لەم هەر لەم ناوانەی کە هەیە بۆی لە سەیتەرە و لە شوێنەکانەوە یاخود لە فڕۆکەخانەکانە بتوانین دەربازی بکات و هێناوێتی بووە بۆ شێوەتوانیتی سەرچاوەکان پێ بکات حتا جارێک پیانوت باشە لە تۆ ئەمانە بۆ چییە تەوان بەجبە و تاڕوش ئەمامەوە بڵێن هاتووە گوێ لە عەبدولحەلیم حافظ ئەمانە ئەگریتی ئێوە ئاستایە حەزم لە سەوتیانە حەزەوە گەونێوێ زۆر باشە سپاس بەردوو ڕێزان مامۆستا کۆچەر و مامۆستا ساڵح کوڕەکانی مامۆستا محەممەدی شارەزووری سپاس بۆ بینەرانی عەزیز بڕگۆ بابەتەکانی بەرنامەیەم ڕۆژمان بەم شێوازە کۆتایی پێهات تا ڕۆژێکی تر و بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم ماڵتانەوە خواتان لەگەڵ